ئەم کاتتان باش لە شوێنەکان لە بەرنامەی پاشی بوو لە کوردستان 24ەوە لەگەڵتانی ئەم شەویش بە چەند بابەت و بڕگەیەکی لێ لەگەڵتانە بێ سەرەسەر بابەتێکی ئاینی کە ئەویش باس لە ئارامگرتنەکەین لە مانگی ڕەمەزاندا و لە ئاینی ئیسلامدا چۆن باسی لێوەکە و تەوەری تەندروستیشمان دەبێت بەر لەوەی بچینە لای میوانەکان و تەورەکانی ئەم شەومان دەچینە بابەتێک کە تایبەت بە ژیانی ئاوارەکانە لە 4 کەمپی ئاوارەکانی شنگال لە سنووری زەخۆ بەشێک لە خێزانە ئاوارەکان مسلمانن و لەگەڵ ئێزدیەکان پێکەوە دەژی ئەگەرچی ئەوان لە ژیانێکی سەختن لە نێو کەمپەکان لەگەڵ ڕۆژوگرتن لە ناو کەمپەکاندا ژیانێکی خۆش لە مانگی ڕەمەزان دەبەنەسێت. یەک ji êvarên rojên Remezanê ye û em li kempa Çamişkuya awareyên Şingalê ne li Zaxo. Pêkvejiyaneka Oliya Mukum li vê kempê heye û zêdeyî 5,000 xêzanan têda dijîn ku 600 ciwan musilmanin û herçend di awareyiyê danin lê ew remezaneka aram dibine ser. الحمدلله روجيات ما تخشن وبخدي كامبا خوشة وكهرب هنا مواد هنا ورقيد ما يبيس الدرما الحمد لله خدي بخدي أمو جماعة تقريبا بيك تخشنا بل كان بيدا وقت خوشكو براهني مرياخ الحمد لله خدي أمان هنا وكهرب هنا وآب هنا جوي خوشة ما شاء الله عم سرسولي خناوي بردواما وراسي قلق خوشة ومد مرتاحنا ورمضان كي سهلا وقلق خوشة أم سائق تاكسينا شغلي ما بريفت شيء والحمد لله كمبا ما درسته شغلي بمشاكلها والحمد لله تزحمت روجانينا أفصل جو نيقرما رسالة دخوشتر الحمد لله Amir jî ku yek ji misilmanin akinciyên vê kempê ye di nava bazarî de ye û berheviyên fitarê dike. Paşan qesta mal dike. Xêzana wî berheviyan dike û li aliyê dî her kes çavereyî bangî û şikandina rojiyê ye. Herçend çikêmasiyên wan nînin lê herdem wan çav li vegera sercih û warên xwe û zêdê bab û bapîra ne ku şingal e. من نيفي كان بيدام ويزدو بسلمان وق براينو وق شنقالي وخذ جاميران احترام خذ الديار ما نجغارات كيشي نا خوار نيل ديار ما احترام ما قلقت كان بخدي بعد زاني هم هر زحمة بتشادر هذا حالي نازحية ناخوشة لما ذي فقري سر جواري خو أردي خو وراس أفدرجي جهيم ما يمكن بس بخدي أما بتشادر 4-5 سالن زحمة 5 sala xelkê vê kempê bi musilman û êzidî ve cejn û bûneyên xwe di awareyê de digêrin û bê cudahî beşdarî xemûxweşiyên hevdû dibin. Lê ji cejnê bû cejnê hîviya wan vegera li cih û wara û gêrana rewresmên cejnên caran e li Şingalê. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo. دەچینە تەوەری یەکەمی پاشیف باس لە ئارامگرتن دەکەین لە ئاینی ئیسلامدا ئارامگرتن چییە و چۆن دەکرێت مرۆڤ چۆن تووڕەبوون و بێزاری و بێتاقەتیەکانی خۆی کۆنتترۆل بکات یان کاتێک کە ڕووداوەیەکیان هەر شتێک لە ژیانی ڕوودەدات کە بێتە هۆکاری نەئارامی بۆی چۆن بتوانێت کۆنتترۆلی خۆی بکات و چارەسەری چییە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا ئەحمەد وەرتێ پێشنەش و چارخوێن ئامادەیە مامۆستام کاتت باش زۆر بەخێر هەموو کاتێکتان باش زۆر سوپاس سەرکەوتو بنیا لەو پرسیارەوە دەست پێ یەکەم ئارامگرتن لە ئاینی ئیسلام چۆن باس کراوە بە ناوی خوای گەورە سوپاس و ستایش بۆ خوا درود و سڵاو بۆ سەرجانی پاش پێغەمبەر صلی الله علیه وسلم و بۆ سەر ئاڵ و یارانی بەگشتی هەتا دەگات بە ئێمە من پێشوچی دەستخۆشی لە جەنابتان دەکەمە لە ستافی ئەو بەرنامە جوانە و لە ئیدارەی کەناڵی کوردستان 24 دەکەم کە ڕەمەزانان بەم بەرنامە جوان و
بەم بابەتە ئازا و ئازادیانە دێنە ناو کۆمەڵگا و دەرگا دەکەنەوە بۆ ئێمە کە ئێمە مامۆستایانی ئاینیش بتوانین پەیامی خۆمان لە کەناڵە جوانەکە ئێوە بگەینین. ئەمە جێگەی دەستخۆشیە. سپاس بۆ ئێوەش. ئارامگرتن تەوەرێکی زۆر جوانە بەتایبەت کە ئێستا لە مانجی پیرۆزی ڕەمەزان داین. ئیسلام خۆی دینی ئارامیە. هەر ئەم دینە جوانەکە هاتووە ئەزانێ چکە ئێمە خەڵقی خواین، خوا ئێمەی دروست کردووە، ئەزانێ ئێمە ژیان چەند قورسە و چەند شڵەژاوی تایە، بۆیە ئەم دینە جوانە هاتووە ئێمە کۆنتترۆل بکە، ئێمە هاک نەکرێین، ئێمە وریای خۆمان بین، بەردەوام خەریکی خۆ فۆرماتکردنەوە بین ئەگەر ئەم دەستەواژەیە دروست بێ بەکاری بێنین ئەمڕۆ. جا ئیسلام ئاینی سەبرە، ئاینی ئارامیە، ئاینی ئارامگرتنە. باسی ئەوە دەکا کە والکاظمین الغیظ والعافین عن الناس، ئارامگرتن لێ خۆش بوون نەک تەنها لە موسڵمان بەڵکو لە هەموو مرۆڤەکان. کەسێک کە هەڵەت بەرامبەر دەکا، کەسێک کە خراپت بەرامبەر دەکا، دەبێت تۆ ئارامت هەبێ، دەبێت تۆ بیبووری، دەبێت تۆ عەفوی کەی بیبەخشی، نابێت تۆ بە شین و شایی دەستەواوی وەڵامی بدەیتەوە. یان لە هەولێری خۆمان لەگەڵ ڕێزم بۆ هەولێر و دانیشتوانەکەی شاری خۆمان قسەیەکی کۆن هەیە، ئەڵێ تۆرە بە تۆرە خازانجی زۆرە. وانییە تۆرە بە تۆرە بۆ پیاوەتی. پێغەمبەر فەرمی عەلەیهی سەلام ئەگەری کەسێک چاکەیەکی لەگەڵ کردی تۆ چاکەی لەگەڵ بکەوە، ئەگەر هەر نەتوانی دوعای بۆ بکە، خوا خێرت بنووسێ، خوا بەرەکەت بخاتە ماڵت. ئەمە باشە، تۆڵە بە تۆڵە خازانجی زۆرە بۆ باشە، بەڵام بۆ خراپە نەوەڵا زەرەری زۆرە. تۆ شتێکت وت بەرامبەر بە من خراپەیەکت کرد، من ئەبێ بێم چاکت بەرامبەر بکەمەوە. ئەمە نظامی قورئانە، ئەمە یاسای قورئانە، فێرمانەکە وەڵامی خراپەکان بە چاک بدەینەوە. بۆ چ دەبێ؟ بەرهەمێکی جوانی دەبێ، محەبەت خوڵقی عیلاقات بتەو دەبێ، ئینسانی یعنی مووقیفی گەورە لێرە دەدۆزرێتەوە. دەفەرمی وەلا تەستەوی الحەسەنەة وەلا السەیئە، چاکە خراپ وەکو یەک نین. ادفع بالتي هي أحسن. ئەگە خراپەیەکت بەرامبەر کرا، تۆ بە جوانترین مووقیف، بە جوانترین قسە وەڵامی بەرەوە. فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. ئەگەر ئەو کەسە دوژمنایەتی هەبێ بەرامبەر بە تۆ ڕقی هەبێ، ئەوە کە تۆ مووقیفی مەردانە و جوان مێرانت هەبوو بەرامبەری و عەفوت کرد، ئەوە ئەو دژمنە دڵگەرمە دەبێتە دۆستێکی دڵگەرم، دەبێتە ئینسانێکی خۆشەویست، دەبنە مەحەبەت یەک، دەبنە هاوڕێ یەک. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر سەیری ژیانی بکەین، یعنی منهەجی ڕاستکردنەوەی هەڵەی هەڵەکارەکان بووە. بۆ نمونە جارێک دانیشتوە لە مەدینە ناو سەحابەکان، کابرایەکی چوودێت یەقەی پێغەمبەر ڕادەت جێنی عەلەیهی سەلام، یارە پێغەمبەر قەرزاری ئەو پیاوە بووە، تەعاملی بووە لەگەڵ موسڵمان و ناموسڵمان، قەرزی لێ کردوون. وتی ئەی بەرە بابی هاشیمانەوە بۆ قەرزی خەڵک نادەنەوە، ڕایتەکان. یعنی شوختی پەیدا کردێ لە ملی پێغەمبەر عەلەیهی سەلام، ئازاری داوە، سوور بۆتەوە. ئیمامی عومەر فەرموویەتی لە ملی دەم، ئەی پێغەمبەری خوا، وتی نا بۆ لێ دەی، بەس پێی بڵێ هێشتا 3 ڕۆژی ماوە بۆ قەرزەکە، بەمیش بڵێ کە کاتی قەرزەکە هات بی دەرەوە. یەکسەر کابراجەکەوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیللا الله ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله، ئیمانی هێنا. وتی من هەموو سیفەتەکانی تۆم خوێندۆتەوە و هەموو سیفەتەکانت تیا بوو، من متابعەی تۆم کردووە، بەس ئەوە متابعە نەکرد بوو، ئەوەشتم تیا لە تۆدا دیت. حتا حەبووە جارانی تر مەسەلەن کابرا ببوورە هاتۆتە مەدینە شمشێری شەکی سوار کردووە، ئیمامی عومەر فەرموویەتی بۆچێ هاتووی؟ وتی هاتووم محەممەد بکوشم. زۆر جەریئی بووە. پێغەمبەر عەلەیهی سەلام علم و خەبەری پێ نییە. پێشەوە عومەر کابرای دەگری و چەکی دەکا و لە کۆڵەکەی مزگەوت دێبەستێتەوە و دەچێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، دەفەرمی ئەی پێغەمبەری خوا فڵان هاتووە ئەیەوێت تۆ بکوژی، ئەمە شمشێرەکەیتی چەکم کردووە. وتی کوا لەکوێیە؟ وتی لە کۆڵەکەی مزگەوت بەستومەتەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆیی نەیوت کابرا بۆچی هاتووی لە چی هاتووی. جا ئەوەی کە من باسی دەکەم ئەم ڕاستکردنەوەی تعدیلە بە ئەخلاقی جوان بۆ هەموو کەسێک جوانە، بۆ مەلا، بۆ سیاسی، بۆ پیاوی سەرباز، بۆ هەموو شتێک.
وتی ئەمە بۆ میوانی منتان بەستۆتەوە ئادەی بیکەنەوە میوانەکەیان کردەوە ناتانێناوە بۆ میوانی من لە ڕێی دوور هاتووە نەوەڵا قوربان نانمان بۆ نەهێناوە دەوتی بڕۆن نانی بۆ بێنن لە ماڵی حەزرەتی عایشە دایکمان نانیان بۆ هێنا نانی خوارد کاکە ئیمان بێنە وتی ئیمان ناینم فەرموو تۆ ئازادی کابرا ڕۆی کە لە چاوان بزر بوو دوای ماوەیەک هەل لەو ڕۆژە لەو ساتە لەو دانە ڕۆژەیە کابرا گەڕاوە هاتەوە بەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمانی هێناو وتی وەڵاهی تۆ پێغەمبەری خوای وتی ئای بۆ پێشتر ئیمانت نەهێنا وتی پێشتر لە بەردەستی ئێوە بووم چەکتان کرد بووم لەوانەیە ئیمانم بهێنا باواتە بگەیشت با من لە ترسان ئێمانم هێناوە بەڵام کە ئازاد بم هیچ مەترسیم لەسەر نەما دوای ئەو مووقیفە جوانەی کە من بۆ کوشتنی تۆ هاتم تۆ منت بووری من ئیمانم هێنا مامۆستا بینە سەر مانگی ڕەمەزان بڵێ هەندێک جار وا ئەوترێت لە کۆمەڵگەی ئێمە لەم مانگە خەڵک سەبری کەمترە بێتەوە ئارامگرتنی کەمترە بێتەوە هۆکاری ئەوە بۆچی ئەگەڕێتەوە و چەند گرنگە بۆ مسلمانان ئەم مانگە بکەنە مانگی ئارامگرتن بۆ خۆیان یان بیکەنە دەرفەت خۆی بەداخەوە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمی ڕەمەزان شەهر الصەبر ڕەمەزان مانجی سەبر و ئارامگرتنە و دەفەرمی الصەوم نصف الصەبر بە ڕۆژی بوون نیوەی سەبرە هاتۆ نان ناخۆی هاتۆ ناخۆیتەوە تۆ نابێ غەیبەت بکەی دوو لە ڕوو جەناب تو بین نەر و بیستەرە بە ڕێزەکان نابێ درۆ بکەی تۆ نابێ بوختان بکەی تۆ نابێ هەرچی خەڵکی هەیە هەرچی مەخلوقە نابێ ئازاری بدەی لە ڕەمەزانە چکە تۆ سەبر لەسەر حەڵاڵەکان دەگری بۆ ئەوەی لەسەر حەرامەکان خۆت ڕابێنی زۆر سەیرە پێکەنینم بەوە هات کابرا بە ڕۆژووە تێنوتە برسیتە سەبر لەسەر هەموو شتێکە گری هاتوویتەوە ماڵ شەڕ و نازی برسێتی تێنوتی بە خێزانەکەی دەفرۆشی خێزانەکەشت بە ڕۆژووە خێزانەکەشت خزمەتەکە خێزانەکەشت نان و چشت بۆ ئاکە ئەگەر خێزانت لە ماڵە نەبی تۆ سفرە و خوان و بەربانگ و پاشیوت گەرم و گوڕ نابێ بەعکسەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم هەر کەسێک واز لە قسەی خراپ و تند و تیژی و تووڕەیی نێنی خوا گەورە محتاج نییە تۆ خۆتی بۆ برسیکە یا خۆتی بۆ تینوکەی ئەسڵەن بە ڕۆژی بوون فەلسفەی بە ڕۆژی بوون ئەوەیە تۆ ئەو سەبرە بدۆزیتەوە كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أصلا كلمة معنى تقوى يعني روشن بيربون يعني ما فكان ببارزي إنسان ساغ بي ساغلم بي لروي فكرة ولا روي جسته ولا روي درونية ولا همر وكانوا تو هلنتي أصلا بروجيبون بو أوي تو هلنتي بو أوي تو فيري صبر بفيري آرام قرتين بي كدروا للرقاء سايقي غلط دكا برامبر جويني بيمدا والله مدوا بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمی هەر کەسێکتان بە ڕۆژوو بوون لەم یانەی بە ڕۆژوو بوونتان ئەگەر کەسێک جوێنی پێدان بڵێ من بە ڕۆژوم جوابی مەدە هەر ئەوەندە جوابت هەبێ بڵێ من بە ڕۆژوم مەڵێ کۆرەی قسەی پێ مەڵێ هاوار مەکە لەسەری اینجا دەیتەوە ماڵ شیوەکە خێزانت 2-3 سەعات پێش فتار هەستاوە ئارەقی کردووە ماندوو بووە ئەوجا لەوانەیە باریشی تەواو نەبێ ئیشی کردەمان دوو بووە توش دەیتەوە شوێ خایانە ئەرێ بۆ شیوەکەت ئەوەیە بۆ ئەوە نییە لە جاتی بڵێ دەستەکانت خۆش باشە مامۆستا زۆر جارە وترێ بۆ نمونە ئافرەت بەسەبرترە ئارامترە بۆیە ئەبێت تحملی ئەوە بکات ئەگەر هاوسەرەکەی لی تووڕە بێ یان زۆربەی کاتەڵەن تووڕەبوون بۆ ژن نابێ من پرسیارەکەەوە ئەکەم بۆچی ژنە توانێت ئارام بگرێ بۆچی پیا و ناتوانێت بەڵام بەردەوەی وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە دەچینە دهۆک هاوڵاتیانی دهۆک دوای بەربانگ بۆ بەسەربردننی کاتێکی خۆش ڕوو لە ناوچە گەشتیاریەکانەکەن یەکێک لەو شوێنانەش چیای زاوایە لە سنووری ئەو پارێزگایە ڕژین ئەحمەد پەیامبەری کوردستان 24 لە دهۆک زانیاری زیاتر دەخات بله دم واجب واجبیتن اسنها ل چیای زامک و چیای زوا ایک شهر هر چیاین برنیاسن پارسگاه دو که کو دیاره د ماه رمضان دا بگشتی و دیسان هر هاوینه بگشتی خلکه که زور سردانا وی جهید کش بر فینیکیا و بر کوجه که بلنده اگجار وان سالن داویه ارجک زور یا خارنگا و دیسان کافتریان دیسان جهن دلوگر کتنه وی جیج بونده کوالادی بهن سردانا آمریکن و دلوگر بنویره اسنها بچم دفن دا جا که هات نویرش بو براندن آدم خون کاک چوانی گله خیرات سپاس خود از خلکی ها کریم بس از ویرجی من بله
زا چاد بینی خودی هوای چایا گله خوش راستی به فرها فینکه و که خوش تتن ماه رمضان دا چند گرنگ مروف چیتا جیت حسا چونکه روش خرکی ماندیه بشوه کو بهت کشوه خودکاری خودی گله کافره اکی تو زانی روژه واسطی های روژیه گرمه پشتی فتاری مثلا جای خوب بدل که بیتا ویره جای که دیا گلیه گل هوالا خزانه اچمه دفی برادری دیاره وانجی گووندا خو خوش کریم کو دیاره رژک آزور یا استران بیجان لویره نجبونده کو بالاتیان استرانات بیجان کاک چوانی باشم ممنون سپاس گلک خیراتم دلگه که هاتیا چی داره اول منه چند خوشت چه زوا بلنده یا وید سان براندنا شبینوی والله گلک خوشه و خوشه یه طازیه مرتده ویره مشاوه خود بونی شبت رمضانه چند گرینگه میگردی جین و صاحبن بتر گرینگی وانج ها بیده داری خود گلک گینی بیدادان چه داره چونکه اما جحل بطالن دینه ویره شبت خوب بورینه زور سپاسی بله اچمه دف کاک فخری کل اول ویره و چند سال الویره کار دکت بس لهنده بکم افصاله شول چاوه کاری و چا خلق سردانا چی های زواد کرد بله پشتی خاصه دم باید هیوا رمضان دا کو شولی ما دیف جویج الحمدلله جویج حتی راده که بدلیات کرد نه شولی ما چطوره لحاتیش هیوید بهاره و هین ویره چی کن کاک فخر هین چی پیشکشی خلقی ویره تشتی ما هیت هیوا رمضان دا تشت تازیاتی تاینو که عصیره تاینو تشت تصاباقل که تاینو نو کنو شای ویدیوی و خارنه دیجم سر زیدت که ناجمته ما همی تجده هبن اشتباه وصل هندي بكين جانش تنتين بس يانجي خيزان جيتين نه بالعكس و عشان ما توصل ديموي که حتی راده که باش آیلا گله برای خدا بره یونده جه تایبت جمعیتی با آیلا تنه زور سپاس دیاره کو رجک آزور یا ولاتیان سردانا ویرید که نبتونه کو خلق پارزگاه دو که بلکو جه همو باجارندی دیسان رجک آزور یا ولاتیان هم خیزان هم گنج سردانا ویرید کنج بو براندنا شوین خود تایبت شوین رمضان پیروز لەگەڵتان بەردەوامین دەگەڕێمە وڵات مامۆستا گەر وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە سەبارەت بە جیاوازی ئارامگرتن لە نێوان ژنی پێویستە ئارام بگرن معنە ئەوە نییە پیاو دەبێ عەسەبی بێ و عەسکەری بێ و ژنیش دەبێ ئارامی هەبێ و سەبری هەبێ لەسەر ئەو بابەتە ئەو بابەتانە زۆر لەسەری وتراوە لەسەری نووسراوە نەخێر هەردوو لایەن پێویستە ئارامیان هەبێ هەردوو لایەن دروست بوون لەگەڵ هەردوو لایەن یەک مادەن هەردوو لایەن حەزیان هەیە هەردوو لایەن ڕقیان هەیە هەردوو لایەن خۆشەویستیان هەیە هەردوو لایەن عەقڵیان هەیە هەردوو لایەن عادەزبوونیان هەیە بێتاقەتیان هەیە هەردوو لایەن ئەوەی کە ڕوو لە پیاوەکە ڕوو لە ژنیشەکە بەڵام ژن بە حکمی ئەوەی کە بەردەوام لە ماڵەوە عەتف و حەنانی زیاترە بە حکمی ئەوەی کە دایکە کە نیشتیمانە زیاتر ئارامی زیاترە لەسەر پیا بە حکمی ئەوەی کە لە دەرەیە و جۆرەها گەرما و سەرما و تەفاعول دەکات لەگەڵ دەوروبەر و ئەوانە لەوانەیە بڕک بێ سەلیقەتر بی و ئەمەشیان چارەسەری ئاسانە زۆر جاران ژن لە چی تووڕە دەبی داواکاریەکی هەیە لە پیاوەکە جارێک دوو جار سێ جار چار جار نەیهێنا ژنیش تووڕە دەبێت ژنش هەڵدەچێت تۆ بۆ بەخسێ من ناکەی تۆ بۆ حیساب بۆ من ناکەی تۆ بۆ ئەگەر فڵان با ئێستا وات دەکرد و وات نەدەکرد وانە لەوانەیە پیاو لە بیر بکە من زۆر جار بە خێزانەکانم دەڵێم ئەگەر شتێکی تویست بە زمان پێم مەڵێ بە تەلەفۆن مەڵێ فڵان شتە بینەوە بینویسە وڵێ ئەگەر هاتی ئەوم بۆ بێنە ئەگەر نەمهێنا من تاوانبارم بەس بەبێ نووسین یان وەختی دێمەوە کە دەزانی کاتی هاتنەوە ما ئەو کات تەلەفۆن بکە بڵێ ئەو شتە لە بیر مەکە بەس تو ئەو ڕووباز دەکەیت لۆس بۆ دوست بێ 1001 دقەوەبی پێ ماڵێ پیاویش کە دێتەوە ماڵ ژن دەبێ بزانیت تەبعی پیاوی کۆدی پیاوەکەی لە چێندەرە پرسیاری لێ نەکا پیاوەیە بە پرسیارکردن تووڕە دەبێ یەکسەر هەڵدەچی لێی گەڕێ پیاو ئێمە پیاوان عادەتێکمان هەیە کە دەچینەوە ماڵجار هەیە نیش سەعاتە لە ماڵین بەس هێشتا هەل لە دەرەین هێشتا بیرمان لە دەرەیە هێشتا فکرمان لای ئیش و کارە لای نووسینە لای تایپە لای کۆمپیوتەرە لای سیاقەیە لای ئیدارەیە هێشتا لە ئۆفیسەکەی خۆمان ماوین دەبیژن ئەو هەلە بڕەخسێنی هەتا دەگەینەوە ماڵ دەبی بزانی ئەو پیاوە ڕاست جەستەی لێرەیە بەڵام فکر و عەقڵ و هۆش و بیری چارێ لای ئیشەکەیەتی لەوانەیە ماوەچی بوێت سەبری لێ بگری هەتا دێتەوە بۆ ماڵ لەوانە زۆر جار خۆمان یەکتری تووڕە بکەین باشە
پاداشتی ئەو کەسانە چ خێزانە دوو هاوسەر پێکەوە چ خێزان بە گشتی خوشک و برا لە دەرەوە لە کۆمەڵگا ئەو کەسانە چییە کە لە کاتی کێشە و گرفتەکان ئارامەگرن یان هەوڵەدەن بە ئارامی کێشەکانیان چارەسەر بکەن. طبعا خوا گەورە ئەفەرمێ وەسابقوا إلى مغفرة من ربكم مسابقة بکەن بۆ لێ خۆشبوونی خوا بۆ باشتی خوا وجنة عرضها كعرض السماء والأرض يعني كعرض السماوات والأرض أعدت للمتقين باس صفەتی تەقوادارەکە تەقوادار ئەو کەسێک کە حەقی هەموو شتێکەکە حەقی هەموو شتێکەدا ئەوە معنای تەقوایە الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين أما أبيت إنسان شيء تقوادار أو كسيك صبر أجره كالرقي خوي أخواته أو كس أبيت سركردا بالشويني خوشي كاريشي متواضع عليها به أو كس أبيت بياو شاك لا إخوة أخوة شاهدي بياو شاكي بو أدب أو إنسانة أما بجري ما يتك استلخص متنا أخوين معنا وخطابي إخوة هم هرباسي أوك رحمتي إخوة لو كساني كأعراما لكاتي كرينا لكاتي فروشتنا لكاتي قزاوتا شتيك رؤدا حكم برادر جاز نبي ود ما وصلنا ايوا بوكا دعمك اندو ساعتنا اكسبت تخباري جوين بيكتر الله ايوا دعمك ابو فيش نكا تشوف دين هات يعني قصدك ابي ما على سليك هرب بيكن الا سعرك ورنا خوارو قصي خوش بكنو امانه پاداشتيان بهشتا پاداشتي الصبر وكو پاداشتي الروجو دياري نكراوه چنده خواهی لە حەدیثێکی قودسی فەرمێ هەموو ئیشێک کە ئینسان ئەیکا بۆ خۆیەتی نوێژە زەکاتە حەجا خێر و سەدەقەیە جوامێریە پیاوەتیە ئیلا ڕۆژوو نەبێ ڕۆژوو بۆ منە من خۆم ئەزانم چۆن پاداشتی بدەمەوە هەموو کار و کردەوەکانی تر یەک بەدە پاداشتی هەیە یەک بە 100 پاداشتی هەیە یەک بە 700 پاد بەڵام ڕۆژوو دیاری نەکراوە سەبریش خوا ئەفەرمێ ئینەما یوەفە الصابرون ئەجرەهم بغیری حیساب پاداشتی ئارامگرەکان یەک بەدە نییە یەک بە 100 نییە یەک بە 700 نییە ئەی یەک بە چییە یەک بێژمارەیە خوا خۆی دایناوە چەنە بۆیە ئەوانەی تند و تیژن ئەوانەی دائیمە ڕقەستورن ئەوانەی کە قسەبین ئەوانی کە لەگەڵ خەڵکان ئایەنەوە ئەوانە نابن بەسەرکردە بۆ ئیداریات نابن بە هیچ شێوەک لە شێوەکان لەبەرەوە لە جاتی خواپەرست بێ خۆپەرستە لە جاتی میلەت دۆست بێ خۆویستە جا بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو ئیماندارەی کە تێکەڵاوی خەڵکە بێ وەسەبر ئەگرێ لەسەر ئەزیەت و ئازاریان چاکترە لەو ئیماندارەی کە تێکەڵاوی خەڵک نابێ و هەر لە ماڵ بۆ خۆی دانیشتۆ بینی خۆی خوا و حەقی لە کەس نییە کەواتە پاداشتی ئەو کەسانێک کە سەبر ئەگرن بەهەشتا و پلەپایەی باشە لای خوای گەورە وەلێ خۆش بوونە باشە مامۆستا هەندێک جار کەسانێک هەیە ئەڵێن سەبر کاتی هەیە ئایا سەبر کاتیە بۆ مناڵێونە ماوە من وەستام سەبرم گر لەسەر ئەو شتێک کە ئەوێت بەڵام ئیتر تەحەموول نەمایان ئیتر ناتوانێ کاتێکی دیاریکراو هەیە بۆی مرۆڤ ئارام بگرێ لەسەر هەر شتێک ئەمە وتەیەک هەیە ئەڵێ وا مەزانە جێلم عیبەکانت نابینم بەڵام کە دەنگت نادەم یان دەنگ ناکەم نامەوێ لە دەستم بڕۆی نامەوێ لە دەستم بچیت سەبر تۆ کە تەعامل لەگەڵ ئینسانەکانەکەی دەبێ ئەگەر ئیماندار بی مایان ڕۆشنبیرێکی ئیماندار بی ئەگەر بەو ناوە بی دەبێت تۆ تەعاملی تۆ پاداشتەکەت لەگەڵ خوا بی من لەگەڵ خوا حیسابەکەم من هەر تۆ خراپە بکە من هەر عەفو دەکەم هەر خراپە بکە من هەر عەفو دەکەم بەڵام ئەکرێ ئەو ئینسانە ئەڵێ عەفوی کە بەڵام لە بیر مەکە جارێک پارەت خواردم جاری دوم مێڵە پارەت بخوا کوردەواری خۆمان ئەڵێ جارێک لێت دام دەستت بشکێ جاری دوم لێت دام دەستی من بشکێ ئەوێ ئینسان سەبری هەیە بەڕاستە سنووری هەیە تا جارێک دوو جار سێ جار ئەگەر کابرا هەر زەربەی لێدای خەتای خۆتە خۆتی لێ بپارێزە بەڵام ڕوحی تۆڵت نەبێ باشترین تۆڵە عەفوکردنە لێگەڕێ بەڵام تێکەڵاوی مەکە خۆت لە شەڕی بپارێزە خۆت لە شەڕی بپارێزە ئیتەقی شەڕ مەن ئەحسەنتە ئیلەیهی خۆت لە شەڕی ئەو کەسە بپارێزە کە چاکەی لەگەڵ دەکەی چاوی چاکەت لەو کەسە نەبێ چاوی چاکەت لەخوا هەبێ چاوی پاداشتەکەت لەخوا هەبێ ئەڵەگەر تۆ خێرت بە کەسێک کرد یارمەتیتدا پێت وت دوعای خێرم بۆ بکە ئەمە منەتت بەسەرا کردو ئەو خێرە ناڕوە نابێت داوای دوعای خێریشی بۆ بکەی ئەبێت تۆ چاوەڕێی
پاداش لە خوابی بەس علاقی تۆ لەگەڵ خوایە لە ئوسلوبت لەگەڵ خەڵکە ئەمە تۆ ئەڵێن پیا فڵان کەس بەشی هەبووە ئەمەیە بەشەکە کە تۆ خوا ئەناسی حەقت لە خەڵکی تر نییە حەق لە خەڵکی تر نیەوە حتا سەردانی ئەو کەسانە بکە کە سەردانن ناکەن ببەخشە بەو کەسانێک کە پێت نابەخشن جارێک دوو جار سێ جار چار جار بڵێ دەجار هەر چاکە چاکە هەر باشە باشە چاکە و کە بیدە بەدەماوە سەبری هەیە بەڵام باسی میکانیزمی ڕاستکردنەوەی ئەو کەسەی ئەوە ئەساسی ئیستیغلالت نەکە مستاڵێک لەگەڵ تۆ دێم و ئەڕۆم کەزانیم ئیستیغلال مەکەی دیتر عیلاقەکەدا بڕۆم ساڵی جارێک سەردانێکت دەکەم چاکە لەگەڵ دەکەم لێ ناگەڕێم دوو لە ڕوو جەنابەت بە نەزانم بزانی خەتای خۆتە جارێک دوو جار سێ جار خۆڵت بڕیم چوارەم جار لێ ناگەڕێم چ حتا هاوسەرە حتا مامۆستایە چکە تووڕەیی لە کەس جوان نییە لە مامۆستای ئاینیش جوان نییە لە سیاسیەکیش جوان نییە تووڕەیی لە کەس جوان نییە پێغەمبەر لە چێ تووڕە بە صلی الله علیه وسلم لە کاتی جەنگە لە کاتی جەنگە کاتێک کە نەحەقیت بەرامبەرەکرێ مافت دەخورێت تووڕە بە وەکو مووقیف دەبێت تووڕە بی دەبێ هەستت هەبێ تووڕەیی یعنی هەبوونی هەست بەڵام وەکو بغز و غەرەز و ڕق لێبوونەوە و تۆڵەکردنەوە نەخێ ڕێگە پێ نەدراوە باش لەگەڵ بەردەوام ببین مامۆستا دەچینە هەولێر لە شەوانی مانگی ڕەمەزان گەنجان و هەوادارانی کۆتر لێکێک لە شوێنە گشتیەکان یاخود زۆربەی کات لە ناو گەڕەکی تاعجیلی شاری هەولێر کۆ دەبنەوە جوانترین کۆتر لەوێ نمایش دەکرێت زەردەشت هەمێ پەیامێری کوردستان 24 زانیاری زیاتر دەکاتەوە بله دم باش از نها لگرک و تعجیلم اف گرک و کونترین گرکین هولیر یان تاخن هولیر پایتخت کو نافدار به ناو گرک و جوهیان تایبت دوا ماه رمضان یان شبن مهن روجه دا کو شبن جواز برواتشن و کنمونه گمین کلتوری گمین گنجان الهولیر همه جورن چالاکیان برواتشه لورجی دیار چالاکی یک جواز هست از بیلم از و افکار خود در باسی ناو چالاکی بن که اوجی فستیوالا نمایشکرنا جوانترین کوکه جوانترین کوتره اگر در فتح به رگه بدیمه ام در باس بن برا افکار من حمید وان دیمانان پیشان بده لناو هولیر پایتخت لوا گرک و تعجیل کوکو دیار دبه ایرو هجمارک مزن ولاتیان کو لوی نمایشه تماشا کن لوی کوکه او کوکا کو دبیجن جوانترین کوکه از بپرسم کی خودی وی کوکه چما اف کوک هاتی نمایش کردن چما بهای نرخ چنده چما او جوانترین کوکه دیار تو خودی وی کوتری کابو ما بجه اگر وری لره با کوکا کش دیار به افکار من حمید اگر تو وری بیبری تو جواره ورش کرم اخو شماره ببیشم او کوکا دوی نمایشه دا مبسط و چیه اون خوازن چرا گیرن چه بگیرن خلکی کو او کوکا لو جوانه لو دهت نمایش کردن لو گرانه من أنا بخوي هوايته يعني هر كسو رغبته شيء هر كسو نوع حيواناته شو بخويته أو تيرش خلقه شيء زور هوايتي مواصفات شان هي وأنا لسر مواصفاته كان يعني باشي وخرابي بدرده كويتن بالي استديار اللي لجنة جهة بريار ده حتى كو أود جوانترين كوتر ديار بويا بالي أجر يكش كبهاد بال هاو شوي با أو كاتي لجنة دادنيش قرار يعني ده كامل كامل باشتر أو مرزاني كهيا أو مرزاني على سر دادنا كامل باشتر با أو باشتر درس بس إستا هيك كسرني هنا كوات أو إستا باشترين يعني. دخوازم برسم نرخ ويكوتري چندم. نرخ ديارني لسر رغبة دمينه كده مثلا إستا كأمن بخوم أو كوترا نا يفروش مسك بخوم مرقم بس شخص زور مرق دكاتن لو أنا دفترش كيف ده لو أنا زياتر كيف داتن كوتر فروشه بس على زور زياتريش از خوازم بزن مش بو بينرجي بزن بن برسترين نرخ حتى يستا چه كوترك فروش راه أوي زانيتم حتى زوتي دو دفتر و 30 ورقة فروش راه دو دفتر و 7 ورقة فروش راه زوتي بس رنجي زرد رنجي سبي برك نرخي نزمتر على زردي سو خلقك بعام زياتر مرقيان زردكيا رنجي زرد زردش استا نازم برك عندك أو نقاطانه هي باسمع كر كدرين أو هي نقاطية أو نقاطانه نبوة أو صالة نبوة مصالة أو نمايش ذكره
ئەو ساڵە بە سپی کردمان دەست خۆش بەێ ئەس خوازم بەتر بزۆم کا شەوین ڕەمەزانێ شەوین مەها ڕوجێ چا دەرباس بن برێز هەگەر توی کەرەمکی ئێوە دیارە هەمان ساڵ لە مانگی ڕەمەزان ئەو جورە نەمایشانە ئەنجام دن لە مانگی ڕەمەزان ئێوە چ نەمایشێک لێرێ تایبەت لە ئەم گەڕەکە ئەنجام نمایش مجادلەیەوە ینی نمایش نییە مجادلەیە ئەوەی لەوی باشترێبی دەینەوە ئێستا کۆتر یەکەم دەبی ئەگەر نیو سعیتکە کەس نینیەوە یەکەمە کۆت ڕەمەزان چۆن بەڕێوە چ تایبەت لە ئەم زانیکوە هەر کۆترێکی باشەبی دێتە سەمێزی هەموو سارێ ئەوی ڕەمەزانە دێتە سەمێزی خۆت لە باتی کۆتر چ تشتێکی دیکە هێن هەموو شتێکی بەس ئەوە ئێرە چایەخانە تایبەتە بە کۆتر چایەخانی مریشکەیە کەڵەباپێ هەمووی هەر یەکە جێی خۆی مجادلەیە هەیە ڕەمەزانە بەڵێ ئیدی شەوێن مەها ڕۆژێژی لە هەولێرە پایتەخت گیرەنگی برێڤاتچن وەکو مانی زمانژی کو ئەف گەرەک یان تاخوا تعجیل یەک ji kevintرین taxên hewlêra paytexta ku navdar e bi taxa cihûyan wîdî nemayişên her sal jî taybet bi kevok ang û ketoran kotiran di meha rojê de tê nemayişkirin birêve diçin xelk jî bîguman geşbînin van çalakin vedgerme cema زەردەشت هەمێ لە هەولێر لەگەڵمان بووی زۆر سپاس مامۆستا ئەحمەد دەگەڕێمەوە لای جەنابێت پرسیاری ئەوە بکەین بەرهەمی نائارامی یان بەرهەمی تووڕەبوون و هەڵچوون بۆ مرۆڤ چییە؟ بەرهەمی تووڕەبوون وەکو مووقیف سەرنەوەی مافی خۆتە و حەق خۆتە بەڵام وەکو بغز و غەرەز و ڕق و ڕشانەوە بەسەر یەکترا مان لە ڕووی جەستەوە وەلو ئێمە پزیشکینەوە عایدی برا پزیشکەکانە مرۆڤ تووشی زەختەکە مرۆڤ تووشی جەڵداکە مرۆڤ تووشی قۆڵۆنی عەسەبیەکە مرۆڤ تووشی قورحی مەعدەکە مرۆڤ تووشی یەک کۆمەڵێ دەردی جەستەیی ئەکامە دوو لە ناخی خۆی نائارامی دەکە لە ناخی خۆی نائارامی دەکە وتراوە الغەضەب ئەوەلوه جنون و ئاخیڕه ندەم ئەوەلی شێتیە کۆتاییەکەشی پەشیمانیە ئەو قسەی کە کاتی خۆی وتراوە لە علمی نەفستا لەگەڵ ڕزم بۆ مامۆستا و پزیشکانی زانستی دەرونی ئەگەر پڕ بووی گڵاسێک بشکێنە وەڵام من ئەڵێ مێشکێنە ئەو زەرەرەمەدەم بچیە بۆ خۆ بەتاڵکردنەوە عاتیفەیەکە بێزاڵێ بێ بەسەر تا پڕەبی وەکو مەنجەڵی بوخار بوخارەکە کونێژی نەبێ نەفەسێک بێتە دەرێت بەنجەڵەکە ئەتەقێ چی بکە ئاوا چی بکە ڕەحمەتی خوا لێبی ئەمە پرسیارێکە زۆر مهمە وەسبیر دائما ئەم ئەمەی لە بەرچابێ سەبر بگرێ ئارام بگرێ لەوێ وریابێ پێغەمبەر فەرمی ئەستەبر عند صدمة الأولى خۆی بدۆزێتەوە وەیە کابراکە باوکی ئەکوژێ و برای ئەکوژێ و خۆی ئەکوژێ و خەڵکە کوژێ و دەعمەکات و ئەڕوات و ئەڕشێتەوە ئەمە شێتە ئەمە هاک ئەکرێ ئەو نەفەرە ئەمە خۆی لێوە نەبێ من لەگەڵ مامۆستایانی سعودی کە چوون بۆ عەمرە پرسییم چۆن کەسێک ئینتیحارەکە ئێوە نوێشی لەسەرەکەن وتیان ئەمە شێتە لایەن دەرون تەواونی ئاگای لە خۆنێکە ئەو کارەکە ئەو کاتی بۆیە ئێمە ئەبێ بەو عەقڵیەتە بچێنە ناو ئەو بابەتەوە کابرا بەتەما تووڕەبێ هەڵچی قسە بکە یەکسەر ئارام بگرێ سەبر بگرێ عند صدمة الأولى من بەتەمام چی بکەم من چێم من بۆ وام کرد یعنی 10 ساڵە 12 ساڵە 15 ساڵە 20 ساڵە خێزانن ئاشم بۆ ئەکە شیوم لۆ لێ دەنێ بە زمانی هەولێریان هاتومە تۆ بە ڕۆژوو بوومە ماندی بوومە برسی بوومە تێنی بوومە هەموو شتێک بوومە شیوەکە سوور دەرچوو یعنی باش سوور دەرچێتی ئەمڕۆ با گۆشت نەخۆم بانان و تەماتۆ خیار بخۆم چی خۆ دنیا تێک ناچێ خۆ دنیا ناتەقی خۆ عاسمان ناڕوخێ ئەنیسان خۆی بدۆزیتەوە بۆ کابرا تشتە لە دکتۆرێک نەخۆشە گوێ لە دکتۆر دەگری بۆ ئەوەی عیلاج بکە دێتە لای من مامۆستا نەسحەتم کە گوێ لە من دەگرن نەسحەتی بکەم بۆ خۆی ناتوانێت بێتە دکتۆری خۆی بۆ خۆی ناتوانێت گوێ لە خۆی بگرێ ناتوانێت لەگەڵ خۆی گفتوگۆ بکە لەگەڵ خۆی دابنیشەکە باشترین دکتۆر خۆتی باشترین مامۆستا خۆتی باشە من ئەگە کوڕەکەم وا بکە بەرامبەر بە من چی ئەگەر خێزانم وا بکە بەرامبەر بە من چی لێ چاوەڕێ دەکەم بۆیە دەبێت ئینسان ئارام بگرێت ئینسان خۆی بدۆشێتەوە لەو کاتە نێڵی دەرونی حەز و ئارەزووی غرودی کە هەیەی لە ناو ناخیە نێڵی هاچی بکات غەڵەتی پێ نەکات ئارام بگرێت بەرهەمی ئارامی دەبێت چارەسەری چ پێغەمبەر خاصەڵ ئەفەرمێتی پیاوێک هاتە لە خزمەت پێغەمبەر خاصەڵ پێغەمبەر خوا نەسحەتم کە ئامۆژگاریم کە فەرمووی لا تەغضب تووڕەمە بە ئەی پێغەمبەری خوا ئامۆژگاری دووەم فەرمووی تووڕەمە بە ئامۆژگاری سێیان فەرمووی تووڕەمە بە هەڵمە چوو لەبەرەوەی هەڵچوون ئاگرە هەڵچوون ئەتشتێنێ ناخت دەشتێنێ کابرا لە بیر لێدانێ کابرا
ئەوە قسە نیە بڵێ وەڵام من عەسەبیمە و طەبیعەتم وایە ئەبێ هەموو کەس لێم قبوڵ کا وەڵا وان نییە ئیش لەسەر خۆت کە عیلاجی هەیە کەس لە ئیمامی محەممەد تووڕەتر عەسەبیتر نەبوو کە ئیمانی هێنا تەواو پیاوێکی ئارام خێزانی گارەگاری بەسەردا دەکرد ئەو هەر ئارام بوو جێ دەگرتەوە نەچی بڵێ چۆن نەبێت تو ئافرەتی و قسە بکەیت و تووڕە بوو لەسەر ئەم هاواڵکەی نەخێت پیاوە بێسەبری هەبێ خۆ چارەسەر بکەیت ئیشت کردیان منداڵەکەی لە گەری بووە بەچە کوشت لەسەری منداڵی داوا کوشتێتی ئەمەکەی دینە ئەمەکەی ئینسانیەتە ئەمەکەی عیبادەتە تۆ ئەیکێ ئەسڵەن عیبادەت ئەگەر تاسی لە ڕوح و لەلایەنی دەرونی و چشتەیت نەکات تۆ چ دینێکە ئەیکە بە ناوی چی عیبادەتەکەی جاوگە بە ناوی دین بێ زۆر خەتەرتریشە تۆ تووڕێی خۆت و ڕقوقینی خۆت بە ناوی دین بەسەر مندا ڕەشکەیتەوە بەتابێت مامۆستایانیمان هەیە ئەمڕۆ بعضی مامۆستامان هەیە بعضی قسە ئاکا بعضی گفتوگۆ ئاکا بڕۆ مامۆستا ئەسلوبی داوەت هەبێ ئەسلوبی داوەت هەبێ یعنی ئەو بەو دەڵێ داعبە یعنی ئەنواعی ناو ناتورە لە یەکتر دەرن ئەنواعی قسەی سووک پێ دەڵێ ئەمە مێشتی پوچەوە مامۆستا ئەخبارە کابرا دکتۆرای هەیە ئەخ لە تۆ زاناترە لە تۆ عالمترە ئەیان پێ دەڵێ مێشتی بۆ گەنە لۆ قسە دەکا وانیە کاکە وەرە دانیشە با یەکتر هەزم بکەین یعنی بۆ تو ڕابی وەرە دانیشە بابەتەکە بخوێنەوە بابەتەکە دیڵاسە بکە دوای تو ئەگە برای منی قسەم پێ مەڵێ وەرە ڕاستم کەوە وەرە عیلاجم کە وەرە چارەسەرم کە تۆ ناڵێ برا وەرە ئیسار بنوێنە بەرامبەر بە من حەیان مەبە لە شان و شکۆم مەدە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە شەوکەتم مەشکێنە شان و شکۆم مەشکێنە وەرە چارەسەرم کە هەنە ژن هەیە وەڵام من عەسەبی مەکاکە چی لێ کۆمەڵە عەسەبیە دەرەقەتی نام وەڵاوانییە ئەبێ خۆ چاکەی وەڵا پیاوە کار بخۆی طەبیعەتی وایە عەسەبیە ئەبێ خۆ چاکە شەرنی هەموو تووڕەبوونێک عەسەبی بوون بێ ئەبێ تێبگەیت تووڕەبوون چێ و عەسەبیەت چێ و نائارامی چێ و هەڵچوون چییە باشە ئەم مانگە کە بۆ نمونە یەکێک لەو لایەنانەی کە پێویستە مرۆڤ ئارامی لەسەر بگرێت نەخواردنە ماوەی چەند کاتژمێرێکی خۆی کە زیاتر لە 15 کاتژمێر نان ناخوا ئەمە چەند نمونەیە کە بۆ هەموو ئەو کارانەی دیکەی مرۆڤ کە ئەتوانێت لەسەری ئارام بگرێ و بەردەوام بێ ئەمە باشترین مەدرسەیە ئەمە بۆ ناخۆی لەبەرەوەی نەفست یەقینە تۆ نایدەیتێ بۆ جگەرەکە ناچێشی یەقینە نەفست نایدەیتێ دوای کەفتارت کردەوە یەقینی بکە کە نایدەیتێ داوا لێ ناکە جا بۆ هەر تاوانێک بۆ هەر سەرپێچێک بۆ هەر جەریمەیەک بۆ هەر حرامێک یەقینی بکە دڵنیای بکە داوا لێ ناکە بەڵام من بچینە سەر چارەسەر یعنی ئەگەر بە کورتی مامۆستا ئەوەڵەن ئەلا بذکر الله تطمئن القلوب مرۆڤ جێ لە قورئان بگرێ ئارامە بێتەوە بڕۆ لە مەدارسی ئەوروپا زۆر کەس هەبووە یعنی لە نەخۆشخانە دەرونیەکان قورئانیان داناوە کابرا مسڵمانیش نەبووە خێرە دین بووە بەڵام کە قورئانیان بۆ لێداوە دەرونی ئارام بۆتەوە سەباتەکانی دیارە دوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ تووڕەیی ئاگر لە شەیتانەوەیە ئەعوذ بالله بکە حاڵەتی خۆت بگۆڕە دەستنوێژێک بگرە لە علمی نەفسی ئەوروپی ئەڵێ بڕۆ دەو ئاو بڕۆ ڕیاسە بکە بڕۆ پیاسەیەک بکە بڕۆ ئەمانە حاڵەتی خۆت بگۆڕەکە ئەو کاتی کە تووڕەی کە نائارامە بی شت مەشکێنە مەڕشێوە هاوار مەکە شەڕ مەکە بڕۆ دەرێ پیاسەیەک بکە ئارامە بیتەوە دەیتەوە کە پارت دایتەوە هەڵسەوە کە هەڵسایتێتەوە بڕۆ دەر یعنی حاڵەتی خۆت بگۆڕە ئیتر تۆ ئارامی بیتەوە زۆر ئاسانیش ئارامی بتە بەو شەرتەی خۆت مامۆستایەتی بۆ خۆت بکەی خۆت دکتۆری خۆت بی خۆت غەم لە خۆت بخۆی خۆت دڵت بە خۆت بسووتێت تۆ خۆتت خۆش بێ زۆر سپاس مامۆستا ئەحمەد وەرتێ پێشنێژ وتاخن سپاس بۆ ئەمە سپاس بۆ ئێوە خوا گەورە سەرکەوت و موفەقتان بکە ئینشاءڵڵا زۆر سپاس مامۆستا ئاوارەکانی کەمپی جەدعا لە گەیارە بەهۆی وێرانی ناوچەکانیانەوە نەیانتوانیوە بگەڕێنەوە ناوچەکانیان ئەوان سێم ساڵە مانگی ڕەمەزان لە کەمپەکە بەڕێ دەکەن یەکێک لە ئاوارەکان دەڵێت ڕۆژوگرتن لە نێو کەمپ و ژیانی نێو خێوەت زۆر ناخۆشە مرۆڤ هەست بە ئارامی ناکات و بە گشتی ژیانی کەم زۆر سەختە نورا هەڤڕێ دەگەل زاروێ خۆ زارۆکێکت خەون و خیاڵن مێسی دەدەجی مێسی کوڤان ڕۆژان دەهز ڕامەزانترین دەستکەفتن مادی و معنەوی دەیە لێ ئەف زار و نورایە دایکاوی تەنێ دەهزرا پارووە نانەکێ دەنە لە مەها ڕەمەزانێ
ئاوەرێن کەمپا جدعە سێم ڕەمەزانە ژیانە خۆ دوور لە ماڵ و وارێ خۆ دەبن چادراندا دەرباز دەکەن پرانیاوان خەلکێن بە عاج و بادۆش و شنگال و دەشتە نەینەوانە. والله قبل رمضان دبر در مالا خواب خواردن جدا مفطر خود کرد. جیرانان خواردنش بو هفدو دبرن. خواردن جدا ین وک اپراخ و کتلک و شوربه هن خواردن دن. جیان آرام بو لین حال کامپی هر تشت جدایه. هر کس تنه دکارج بوی خوا خواردن چیب که. شیان خلک نینن. جیان گلک دجوار الکامپان. هیچ هجمارک زور یا آوارین کمپا جدعه یا لگیارک و لسال 2016 هاتیه دامزراندن نکارینه وگر نافچه خو جبرکو خانی و آواهی انوان به صدما شر و ایران بونه پرانیا نافچه این شر هیچ نهاتین آودان کرن اوج خدمت گزاریان دور ماینه اف جدا جروش اولهی لوان نافچهان گر روشک خرابه آواره گلیاوی کت کن کور خراب ناف دولتی جی آلیکارین خوب بوان کیم گرینه. هي عبارة عن اللي يطلع بها نزهة يروح مثل جیانا دبن وان چاندرانا گلک نخواشه. پارچانایلونک مروف نکارت دا بجی. تو آرامی نینه. نوک مالیه دنگ جیرانان بو جیرانان تی. پیداوسین کن ددن ما نباشن و بگشتی جیانا لکمپی گلک دجواره. دور لوار خو فتارا خود کن. اگر چه جیانک دجواره لی او حوال دادن سر سفرکی کم ببنو رمضان خود در باز بکن. به هیویاوی روزه کن نافچه نوان او لببنو جاردن بهن آودان کرن. لەگەڵتان بەردەوامی نەچینە تەوەری تەندروستی پاشیف باس لە نەخۆشی ڕۆماتیزم و هەروەها نەخۆشیەکانی جومگە دەکەین و کاریگەریەکانی ڕۆژوگرتن لەسەر و پەیوەندی بە مانگی ڕەمەزانەوە بۆ قسەکردن لەسەرم بابەتە دکتۆر مەهدی خالد قادر پسپۆڕی ڕۆماتیزم و نەخۆشیەکانی جومگە لە ستودیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە دکتۆرم کاتت باش زۆر بەخێر ڕۆماتیزم نەخۆشیەکانی جومگە چ پەیوەندێکی لەگەڵ ڕۆژوگرتن و مانگی ڕەمەزان هەیە؟ طبعا سەرەتا زۆر سپاس سەبارەت بە نەخۆشیەکانی ڕۆماتیزم بە شێوەیەکی گشتی طبعا وشەی گشتگیرە هەموو ئەو با بڵێنە و نەخۆشییان دەگرێتەوە کە دووچاری ماسوولکەکان و جومگەکان و هەروەها دەمارەکان و بەستەرشانەکانی دەوروبەری جومگەکان دەبیتەوە طبعا عادەتەن کە کاتی مانجی ڕەمەزان دێ زۆر جار نەخۆشەکان ئەو پرسیاری دەکەن ئایا دکتۆر بە ڕۆژوو بین باشە خراپە ئەو طبعا ئەو پرسیاری وەڵام دەداتەوە بێگومان بۆ زۆربەی زۆری نەخۆشیەکان ڕۆماتیزم بە ڕۆژبوون کارەشی باشە طبعا بەو شەرتەی بە ڕۆژبوونەی تەندروست بی چونکە بەداخەوە ئێستا خەڵکیمە کاتێک بە ڕۆژوو دەبی لە کاتی بە ڕۆژوو بوون طبعا حکمەتی ئەوەی کە دەڵێن ڕۆژوو باشە دەمانێت وەزنی دابەزێنی چێشی دابەزێنی بەڵام بەداخەوە ئیمە لە کاتی ڕەمەزان عادەتەن با بڵێن چێشیان زیاد دەکات چێش کەمکردنەوە یەکەکە لە ڕێگا چارەسەرەکانی نەخۆشیەکانی ڕۆماتیزم بە شێوەیەکی گشتی هۆکاری سەرەکیە؟ نەخێر هۆکاری سەرشی نییە بەڵام هۆکارەکە بۆ کەمبوونەوەی ئازار بۆ با بڵێن کەمبوونەوەی ماکەکانی نەخۆشی ڕۆماتیزم بە شێوەیەکی گشتی و هەروەها بە ڕۆژووبوون کاریگەریشی کەشی هەندێک مادە هەیە یەک لەوانە مادەی ئەندۆرفین هەیە کە ڕژێنێک لە دەماغەوە دەری دەدا وا دەکات پێشی دەگوترێت ڕژێنی با بڵێنیان ئەو مادە پێی دەگوتێت مادەی بەختەوەری کەسەکە با بڵێن ڕیلاکس دەبی خاو دەبتەوە ئازاری کەم دەبتەوە عادەتەن لە کاتی خەو مەسەن لە کاتی کە دەخەوین زیاتر ئەو مادە دەچی لە کاتی کە با بڵێن لایانی ڕوحیتە بەرزە ئەو مادە زیاتر دەدرێت لۆیش لە کاتی بەڕۆژووبوون سوودی لێ دەبینن بینە سەر ڕۆماتیزمە وەکو پێناسەیەک چییە دواتر دەینە سەر ئەو جۆرە نەخۆشیانە یان ئەو ڕۆماتیزمە کە ئاماژەت بۆ کرد ناوە گشتیەکە ئەو نەخۆشیانی کاچێتە ژێر ئەو ناویشانە کامانە ئەوکو گوتم ینی کە دڵێن ڕۆماتیزم بە ئێستا ئەوەی کە لە باڵێن زانستی پزیشکی کە دەگوتێت ڕۆماتۆلۆژیان ئەو ڕۆماتیک دزیز ئەو نەخۆشیانی کە علاقی بە ڕۆماتیزم هەیە ئەو نەخۆشیانن کە دووچاری وەکوتم جومگەکان و ماسوولکەکان دەمارەکان بەستەرشانەکان دەمارەکانی خوێن با بڵێن خوێنهێنەرەکان زیاتر دەبی کە دەوروبەری جومگەکانن طبعا ئەویش چەندین زۆرمان هەیە درێژخایەن زۆرمان هەیە درێژخایەن نییە بەڵکو احتیمالە هۆکارەکەی لاچوو ئەویش لا دەچی
بەڵام زۆرینەی زۆری ئەوەی کە پێی دەگوترێت ڕۆماتیزم لە ناو خەڵکی یان بە کوردەواری پێ دەڵێن باداری ئەوانن کە درێژخایەنن ئەو نەخۆشی درێژخایەنەکانن کە زۆربەی جار هۆکارەکەی نازانراوە بەس لە باوترینیان بکەین دکتۆر لە لای خۆمان باوترینیان ئەوەی کە لە ناو خەڵکی باوە کە ئەویش بەشێک لە ڕۆماتیزم حساب دەکرێت نەخۆشی سەوەفانە کە با بڵێن لە ناو خەڵکیمە زۆر باوە عادەتەنەوانەی کە بە تەمەندا دەچن زۆربیان تووشێ و حاڵەتی دەبن. سەوەفان چییە؟ بەڵێ سەوەفان بەخۆی کاتێک دوو جمگە بخۆی لە پێک دێ لە چەند ئێسکە کە پێکەوە دەگەنە یەکدی سەروی ئێسکەکە بە تەبەقەک بە چینێک لە کڕکراگەدا پۆشتایە ئەو کڕکراگەیە لە کاتی با بڵین بە تەمەندا چوون و زۆر کەوتن و زۆر ئیش پێکردنی خاستن ئەژنۆیەکان ئەو کڕکراگەیە سەبر نامێنێ دادەخورێ ئێسکەکە زیاتر دێتە پێشەوە مابینی نێوان جمگەکان کەم دەبتەوە کە مابین نێوان جمگەکان کەم بەوە دەبێتە هۆکارێک لەوەی ڕێژەی جوولەی جمگەی کەمە بتەوە. تەنیا هۆکار تەمەنە؟ نەخێر نانەوت گوتم ینی بە تەمەندا چوون یەکەکە لە هۆکارەکان کە لە تەمەن ئەویش هۆکارەکەی ئەوەیە نەک لەبەرەوەی کابراکە بە تەمەنە نە لەبەرەوەی زۆر بەکاری هێناوە لەبەر ئەوەی زۆر چەماندی تێوە لەبەرەوەی زۆر قورسایی زۆر هەڵگرتیە ئەوانەی با بڵێن یەک لە هۆکارەکان دیەوەی کە چێشی لەشیان زۆرە ئەوانەی کەم دەزولێن وەرزش ناکەن ئەوانە زۆر توش دەبن. باشە بینە سەر جۆرەکانی دیکە جگەل لە سەوەفان چیتر هەیە؟ با بڵێن نەخۆشی دیکەمان هەیە با بڵێن پێدەگوترێت ڕۆماتیزمی درێژخایەن کە جومگەکان دەگرتەوە زۆربەی زۆر ئەویش نزیکەی 100 قسوور زۆرمان هەیە لەویش ئەگەر باس لە باوترین باوترینیان ئەو جۆرەیە کە پێ دەڵێن ڕۆماتۆیت یعنی ئەوەی کە با بڵێن جومگەکانی دەست دەگرتەوە جومگەکانیان با بڵێن بەیانیان کە لە خەواڵ دەستن ڕەق دەبی زیاد لە نیو ساعت زیاتر هەتا ساعاتێکی زیاتر دەخایانی جومگەکانیان ئەستور دەبی با بڵێن کاری ڕۆژانەیان زۆر بە زەحمەت بە تایبەتی جومگەکانی دەست توش دەبی تەبان هەمووی هەو دەکا تووشی هەوکردن دەبی جومگەکانیان زۆر جار ئەگەر زوو چارەسەر وەرنەگرین دەبێتە هۆی داخورانی جومگەکانیان و ناڕێک بوونی با بڵێن پێکهاتەی دەستی پێکهاتەی جومگەکانی کە بە تەمەندا دەچی و هەر بە شێوازەکی تەندروست با بڵێن چارەسەری وەرنەگرت احتیمال دەبێتەوە ئەوەی کە نەتوانی کارەکان ڕۆژانەی ئاسایی خۆشی پێ ئەنجام بدە. هۆکاری ئەوە چییە؟ ئەوە یەک لەو نەخۆشیانەیە کە هۆکارەکە تا ئێستا هۆکاری دیاریکراوی دیار نییە. ئەمەش بامان شێوە کێشی زۆری کەسەکە پەیوەندی هەیە چەندە دەستەکانیەتی کێشی لەش بۆ ئەو جۆرە نەخۆشیە زۆر کاریگەری مباشری نییە بەڵام با بڵێن کاریگەرێکی ناڕاستە و خۆی هەیە زیاتر چونکەوانی وەزنیان هەیە جوولەیان کەمتر دەبتەوە تەمبەڵتر دەبن ئەوە هۆکارێک دەبی کە کێشیان دابەزێنن تەبان بێگومان سوود وەردەگرن. باشە بینە سەر خواردن ئاماژەت بۆ کرد کە وەرزش باشە بەڵام خواردن چ پەیوەندیکی بە نەخۆشیەکانی ڕۆماتیزم؟ بڵێ خواردن بێگومان ینی هەرچەندە کاتێک باسی خواردن دەکەین توێژینەوەمان زۆر هەیە لەسەر خواردن هەندێک توێژینەوە هەندێک پزیشک باوەڕیان وایە خواردن زۆر کاریگەری نەبی لەسەر با بڵێن ڕۆماتیزم بە شێوەی گشتی بەڵام هەندێک توێژینەوەی باوەڕ پێکراویشمان هەیە کە کاریگەری هەیە ئەو هەر خواردنەکە ببێتە هۆی زیادبوونی چێشی لەش ئەو هۆکارەکە لەوەی جمگە و ڕۆماتیزم ئازاری پێ بگا و هەندێک خواردنیش هەیە کە دەبێتە هۆی زیادبوونی هەندێک مادە لە لەش کە ئەوەش دەبێتە هۆی دروستکردنی با بڵێن جۆرێک لە جۆرەکانی ڕۆماتیزم کەواتە کاریگەری هەیە هەندێک خواردنی تەندروستمە خواردنە تەندروستەکان بە شێوەی گشتی زۆر باشن لە بۆ جومگەکان خواردنە ناتەندروستەکان ئەو مزار دەڵێن خواردنی زۆر بەتامە عادەتەن بە زەحمەت هەیە کە تەندروست بی چەوریە مەسەرەن شیر نییە ئەوانە هەمووی دەبێتە هۆی بەرزبوونەوەی با بڵێن چێشی لەش و کۆمەڵێک مادەی دیکە زیان بەخش لە لەش دروست دەبی ئەوە جومگەکان ئازار دەدا و جۆرێک لە نەخۆشیمان هەیە کە تەنها دووساری جومگەکان نابی بەڵکو دووساری ئەندامەکانی تریش دەبیتن هۆکارەکەشی گەنمە مەسەرەن یەک لەوانە ئەوەی کە گەنم و پێکاتی گەنم دەخوا ئێستا هەندێک توێژینەوە هەیە دەڵێوانی ڕۆماتیزمیشیان هەیە هۆکارەکەی ئەوەی کە با بڵێن نانی ئەو خاستن ئەو گەنمی ئێستا کە دەستکاری کراوە گەنمشی طبیعی نییە ئەوە دەخۆی دەستکاری کرایە دوایش چی دەکەن لە کاتێک ئاردەکەش دێتە بەردەستمان ئاردی سفرە هیچ تاقە و هیچ وزە و هیچ مادەچی بەخش تێدا نەماوە بەس تەنها و نیشاستەکەمایەویش
طبعا بێگومان دەبتە هۆی هۆکاری زۆر باشە دکتۆر زۆر جار لەناو خەڵک گوێمان لێبێ ئەڵێن ئێستا نەخۆشی زیاترە بەراورد بەکاری پزیشکی تۆ لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لەگەڵ ئێستا ئایا ئەم نەخۆشیانە زیاتر بوون لەناو خەڵکە یان هیچ پێوەەر و داتایەک هەیە؟ داتای ئەوەمان نییە با بڵێن داتایەک چکە دەبێت توێژنەوەکمان کردبی سێربەیەکمان کردبی بەڵام ئەوەی کە ڕۆژانە دەیبینین بێگومان هۆکارەکەشی طبعاً گۆڕانی ستایلی ژیانی خەڵکیە ئەو خەڵکی مە ستایلی گۆڕاوە ئەگەر پێش 10 ساڵ 15 ساڵ باس بکەین خواردنی خەڵکی ئەو خواردنە نەبوو ئێستا دەیخۆین ئێستا ڕەمەزان خەڵک کەس ناخەوێوەنیە بەڵام کە ناخەوی نەک بەشتشی سوودبەخش با بڵێن خەریک بی زۆربەی خەریکی خواردنە چونکە ئینسان طبیعەتی وایە کە دانیشت دەی بەشتشی خۆی مەشغوڵکە باشترینشتیش خۆی پێ مەشغوڵکە خواردنە طبعا خواردنەش کە دەخوا هەر چێشتی زیاد دەکا هەر تەمبەڵ دەبێت جوولەی کەم دەبتەوە ئێستا طبعا شتێکی باش لەو سەردەمەی کە هەیە ئەوەیە کە خەڵک ڕووی لە وەرزشکردن کردیتەوە و باسی خواردنی تەندروستی دەکا باز دەکا بوویتە با بڵێن مۆدێڵەکیانی مۆدەلێکی باشە ئەگە بەردەوام بی باشە هەندێک جار کاتێک کە کەسێک نەخۆشەکەوێ ڕۆماتیزمە نەخۆشی جونگەکانە سەوفان بە تایبەتیان و نەخۆشیانی باوەڵێ ئەم خواردنە بخۆ باشە بۆ تەندروستی ئێوە وەکو پزیشک وەکو لایەنە زانستیەکە هیچ خواردنێک هەیە بۆ چارەسەری نەخۆشیەکانی ڕۆماتیزم و جونگە بەکاربێت و سوودی هەبێ بۆ کەسەکە ئەوەکو لە سەرەتاش باسم کرد خواردنەشی تایبەتمان نییە بڵێن ئەو باشترین خواردن بنمونە بڵێم دکتۆرە چەندە ئەزانم پزیشکان لەسەر ئەو قسانە ناڕۆن بەڵام ئەو نمونەی ناو خەڵکە بۆی خەڵک بزانێ ئەوەی ساوفانی بامێ یانەڵە شیر بخۆ بۆ ئێسک باشە و ساوفان چاکە بێتەوە ئێستا مەسەن مۆزوعی بامیەی سەر و پێ و مۆزوعی بامیەی ئەوەیە وەکو دەڵێ منطق باسی لۆژیکە پێکاتەی بامیە هەندێک لینزە چی تێدایە عەلا ئەساس جونگەش ئەو لینزەی تێدایە و سوودی هەبی هیچ سوێژینەوەکەم لەسەری نەدیتیە سەراحەت پێ برێم ینی هیچ شتێکی باشە با بخوا بەس کە بڵێم بزەبت ئەولۆی باشە مەوزوعی شیریش طبعا ئەویش توێژینەوەی لەسەر هەیە کە شیر ئەگەر وا بێ سەر و پێش خراپە سەر و پێ خواردنێکی باش نییە زۆر کەس وەکو چارەسەری لەوانێ حەزیشی لێی نەبێ بڵێ بەنسبەت ئەوجا تەمەنی سەر و پێ مەوزوع سەر و پێ نییە باسی چ دەکرێت باسی لولاق دەکرێت نەک سەر و پێەکە ئەویش هەندێک توێژینەوە هەیە بەس بەڕاستی ینی ناتوانم برێم ئایا باشە یان خراپە لەو مۆزوعی چونکە ئەمە کاتێک پزیشک ئەمە با بڵێن ئەوانەی کە لە بواری جیا دەرمانی و ئەوانە کار دەکەن قسەی زیاتر لەسەر مۆزوعی دەکەن بەڵام ئێوە پزیشکان هیچ توێژنەوەی سابتمان نەبی ناتوانم برێم بەوە زۆر باشە ئەوە زۆر خراپە بەڵام دەزانین گۆشت ماسی مەسەلەن یەک لەوانە بە شێوەی گشتی بۆ جونگەکان زۆر باشە کە نەخۆش کەوتیان بەر لەوەی مرۆڤ نەخۆش بکەوێت بۆ هەموو کەسێک زۆر باشە سەوزە جۆرەکانی سەوزە بە هەموو شێوەکانی زۆر زۆر باشە با بڵێن کەمکردنەوەی شیرنی ئەوانە تەمان کەمکردنەوە دوورکەوتنەوە نەخواردن دوورکەوتنەوەکان زیاتر لەوەی کە بڵێم ئەوە زۆر باشە ئەمە دەزانین با بڵێن ئەو گەنمونانەی ئێستا بەکاردێ بۆ جونگە و ڕۆماتیزم زۆر خراپە ئەوەی دەزانین ئەوە سابتە لامان با بڵێن شیرنی و ئەوانش بە ناڕاستە و خۆ کاریگەریان هەیە ئەوانش خراپن باشە باسی ماسیت کرد ئێستا وەکو ئاماژەشت بۆ کرد دکتۆر کە خواردنەکان گۆڕانکاری بەسەر هاتوو بۆ نمونە زیاتر ماسی بەستوو هەیە یان ماسی حەوزە هەمان ئەو سوود و پێکهاتەیە هەیە کە بڵێن بێگومان سوودی لێ وەرگێ بێگومان وەکو نییە بەڵام ئەوەی دەڵێ عەرەب دەرێ ئەحسەن من ماکووە یعنی کە هیچتەمی ئەو باشترە ینی ئەوەی بخۆی باشترە لەوەی کە هەر نەیخۆی بێگومان سوودی خۆی هەر هەیە بەڵام وەکو ئەوە نییە کە با بڵێن لە ڕووبارەوە بهێنی بە فرێش بەکاری بێنی باشە تایبەت بە ڕۆماتیزم یان ئازاری جونگەکان ئەوترێت سەرما کاریگەری هەیە بۆ نمونە ئێمە لە وەرزی زستان ئەزانین کە سەرما زۆرە لە هاوینیش خەڵک لەبەر سبلێت و موبەڕیدە و سەرمایەکی زۆرە چێتە لە شیەوە ئایا ئەمە کاریگەری خراپ لەسەر ئەو کەسانە دروست سەکات یان پەیوەندی هەیە سەرمابوون و پلەی گەرمی بێگومان کاریگەری هەیە بەڵام ئەوەی کە ناو خەڵکی باوە دەڵێن با بڵێن لە سەرماوە تووشی ڕۆماتیزم بووە ئەوە لایەنی زانستی زۆر دەقیق نییە بەڵام ئەوەی کە توش بووە ئەوە هۆکارەکە بۆ ڕقبوونی ماسوولکەکانی کە ماسوولکەکانی ڕق دەبن نەتیجەی وەی چیە جونگەکانی ڕق دەبن ئازاری زیاد دەبی ماسوولکەکانی با بڵێن تووشی کەشەنگبوون دەبن ڕق دەبن
ئەوەی باوە دەڵێن تەشەنوس دەکا با بڵێن ڕق دەبی ماسوولەکانی ژانی زیاد دەکا ئەوەیە با بڵێن کاریگەریشی ناڕاستە و خۆی هەیە بەڵام ئەو کاریگەریە نییە کە با بڵێن ئەوەی لە سەرمابی ئیلاتەبی تووشی ڕۆماتیزم دەبینە نیشانێکی تایبەت هەیە بۆ کەسانی ڕۆماتیزمیانە بێت ئەوەکو بە شێوەی گشتی ئازاری جمگە بە شێوەی گشتی ئەو کەسانی کە لە پشودان کاتێک پشوو دەدەن ئازاریان هەیە بەڵام کاتێک دەزولێن و حرەکەی دەکەن باشتر دەبن ئەوانە زیاتر علاقی بە جۆرەکانی ڕۆماتیزم هەیە ڕقبوونی بەیانیان بە تایبەت کە لە خەڵ هەڵدەستی بەس ئەو ڕقبوونە ناکات 4-5 دقی پێدەچی و لە دوایەت ئەوە دەبیت کێستا هەموو خەڵک دەترسێ ئێستا هەمووی چاوەڕێوەی دەکا هەمووی کەس نیە و نیشانەی نەبی بەیانیان کاڵ ئەوە هۆکاری چی ئەویان ئەو ڕقبوونی بەیانیان زۆربەی جار هۆکارەکەی ناڕێکی خەوتنە ناڕێکی شێوازی خەوتنە ناڕێکی جێگای خەوتە ئاساییە ئەوە ئاسایی نییە بەڵام ڕۆماتیزم ئەو ڕۆماتیزمە درێژخایانیە کە لی بترسێن بەڵام ئەوە ئاساییواتە چی بکە کەسەکە ئەو کەسە چ بکە یەکەم شت شوێن و بپرسی بزانین چ جۆرە خەوتنێک باشە ئەو دۆشەکەی بەکاردێنی چۆن بخەوی ئەگەر چەند جار دووبارە بۆ طبعاً ئەگەر یەک جار بوو طبعاً بێگومان هەمومان دەزانین ئەگەر یەکە ڕۆژی پێشەنجی زۆر خۆی ماندوو کردبی یان شوێنەکەی ساردبی با بڵێن یان زۆر گەرمبی ئارەقەی بکە و ئەوان هەموو هۆکارن بۆ ڕقبوونی ماسوولەکان شەرت نییە هەر ڕقبوونەک یەکسەربی یەکسان بی بە ڕۆماتیزم ئەوە مهمەوە بەگەر زۆر دووبارە بۆ باشە هەندێک جار کەسانەکەن ئازاری جونگەیان هەیە بە بەردەوامی بۆ نمونە لە تەمەنێکی دیاری کراوان دێجار لە منداڵان دێجار لە قۆناغەکانی تراگەر باس لە قۆناغەکانی تەمەنی مرۆڤ بکەی چ کاتێک مەترسی هەیە ئازاری جونگە چونکە ئەو قسەیە هەیە ببوورە دکتۆر ئەڵێن ئەوە هی گەورەبوونە یان بەهۆی کێشی کەسەکە وەکو مۆزوعی ددانی دەنێت تای ددانیەوە هەندێکشتی باو هەیە ناو خەڵکی بەنسبەت ڕۆماتیزمیش بە شێوەی گشتی هەر نەخۆشی هەر جۆرەك نەخۆشی تەمەنی دیاریکراوی خۆی هەیە ئەوە نییە بڵێم لەو تەمەنی زۆر خراپە لەو تەمەنی زۆر ئەوەیە با بڵێن ئەوەی لە تەمەنی منداڵی هەیە هەپێ دەگوتێت نەخۆشی گەنجی و منداڵان لەو تەمەنی ئەو حاڵەتانە ڕوودەدا لە تەمەنی با بڵێن لاوێتی جیاوازە لە تەمەنی کە با بڵێن سەر و چل ساڵی زۆری دیکەمان هەیە ڕۆماتیزم لە تەمەنان توش دەبین بەڵام هەندێک حاڵەتمان هەیە هەندێک نیشانەی خەتەرمان هەیە با بڵێ هەندێک یەک لەوانە مەسەرەن ئەوەی کە پشت ئێشەی زۆر مەسەرەن بەیانیان زۆر ڕقبی ئەوانە دەبی زوو چارەسەری خۆی بکە یان سڕبوون و تەمان زۆر جار سەبەبەکەی ڕۆماتیزم نییە بەتەنێ احتیمالە لە پشتێشە بەگشتیان بۆ نمونە لە شوێنێکی دیاریکراو هەیە لە پشتێشە لای خواری خوارەوەی پشتیان هەر لە بڕبڕەکانی بەڵێن هەر ژانێکی کە تحمل نەکرێت چەند ڕۆژێک بخایانی ئەوە زۆر پێویستە سەردانی پزیشک بکە بۆ پشکنین یان ئەوەی کە با بڵێن ئازاری هەیە و وەزنەکی زۆر دادەبەزێنی بەبێ ئەوە هیچ ڕزیمەچ بکە ئەوانش دەبی ئاگادار بین ئەو خاڵانە ئاگادار بین یان با بڵێن سڕبوونی قاچەکانی کە هەست پێ نەکا مەسەلەن ڕۆیشتن قاچی شلبی توانای ڕۆیشتنی نەمینێ ئەوە کۆمەڵک نیشانە نەکە ئەو کاتە دەبی زوو چارەسەری خۆی بکە ئەگەر باس لەو بکەین لە مناڵان ئەو نەخۆشی کە تووشی مناڵان ئەبێت چییە؟ یان چ کاتێک دایک و باوک کەس بەوە بکەن کە ئەمە مەترسیەوە ببی بەنە پزیشک بەڵێ بەخۆی بێگومان منداڵ کاتێک منداڵ تا منداڵ جیاوازە منداڵمان هەیە هەرە پاس و زۆر جوو لە دەکات تەمان ئەوانە عادەتەن شەوان کە دەستنە سەرجێ قاچم دێشی و فلان جێم دێشی ئەو حاڵەتە شتێکی طبیعیە بەڵام ئەگەر زۆر دووبارە بەوە پێویستە سەردانی پزیشک بکە هەر ئاوسانێک لە هەر جمگە ڕوویدا پێویستە سەردانی پزیشک بکە هەر بەرزبوونەوەی پلەی گەرمان خاصەتەن لە شوێن لە دەوروبەری جمگەکانی پێویستە سەردانی پزیشک بکە چونکە ئەوانە نیشانن کە هەوکردنەکەی لەو جمگەی بەڵام هەوکردنە شەرت نییە ڕۆماتیزمەکی درێژخایەن بی خۆشببختانە زۆربەی ئەو ڕۆماتیزمانی تووشی منداڵان دەبن خۆشببختانە زۆربیان لە تەمەنێک دەوەستێ و کۆتایی دێ ئەوە نییە درێژخایەن ببینێتەوە لەگەڵیان هەندێک زۆرمان هەیە دەگاتە تەمەنی لاوێتی و زیاتریش بەڵام زۆربەی خۆشببختانە نامێن باشە دکتۆرەمە پرسیاری ئەو بکەم هەندێجار کەسێک کە ئەکەوێیان تووشی ڕووداوێکە بێیان لەناو خەڵک پێ ئەوترە ئەنزیلاق چ جیاوازێکی لەگەڵ ڕۆماتیزمیان چه پەیوەندیەکی هەیە ئەنزیلاق کلمەی عەرەبیە یعنی خزین یعنی طبعا ئەوەی کە بەکاریش دێ علمیان ناوەکە غەڵەتە یعنی چونکە خزین
خزینی دیسکمان هەیە خزینی بربڕەمان هەیە ئەوش هەریەکە ئەوە جیاوازە زۆر جار هەیە خزینی بربڕەکانیشی هەیە و دیسکەکەشی هەیە و بەڵام هیچ ئازاری نییە لەبەر چونکە لە بربڕی پشت کاتێکەمە دەرکەپەتکمان هەیە لە دەوروبەری دەرکەپەتێک کۆمەڵک دەمار زۆر دەمارمان هەیە دەردەچین هەر کاتێک با بڵین زەخت پەستانی خستە سەر هەریەک لەو پێکاتانە ئەو کاتی ئازار دروست دەبی ئەو کاتی مەترسیەکەی وازحتر دیار دەبی بەڵام معنەیەوە نییە هەر خزینە مەترسی نیە ئەو کەسێکەوە خزینی هەیە بەڵام شەرت نییە ئازاری پشتی هەبی لە کەسێکی ئاسایی زیاتر احتیمالی هەیە چۆن بزانێت ئەگەر ئازارینەوە جاروێ دیار نییە ینی جاروێ هەشی ئەی مەترسی نابێ ئەگەر نەزانێ بەخۆی خۆپارێزیەکە ئەوەیە ڕۆژانە هەڵس و کەوتی تەندروست بی لە کاتی چەمانەوە شت هەڵگرتن ئاگاداری خۆی بی خۆی نەچەمێنتەوە پشتی با بڵین پشتی نەچەمێنتەوە ئەژنۆی بچەمێنتەوە و ئەو شتێک کە دەوێت هەڵیگری بە شێوازێکی تەندروست هەڵیگری نزیک بی لەو شوێنێ لەو شتێک کە دەیەوێت هەڵیگری لە دسمی خۆی نزیک کاتەوە زەهریگری نەسوڕێ لە سۆرانەوە شت هەڵگری کۆمەڵێک ڕێنمایی هەیە گەو ڕێنمانە جێبەجێ بکە دوور دەبی لەو گرفتەی ئەوەش علاقەی بە ڕۆماتیزم نییە با بڵێن ئەوە برێن ئەو جۆرەکە ڕاستە بەکو ناونیشان بە بەشێک لە ڕۆماتیزم حساب دەکرێت بەڵام نەگرێت ڕۆماتیزمی لێشخایەن وگوتم ڕۆماتیزم ناوەکی گشتگیرە ینی هەموو نەخۆشیانێکە علاقی بە جومگە و با بڵێن بربڕەشکە بربڕەکانی جومگەنە هەپی دەگوترێت ئەوە نەخۆشی ڕۆماتیزم چونکە ئەو نەخۆشیە تەنها لەلایەن پزیشکی ڕۆماتیزم نابینرێن ئەو پزیشکانی کە با بڵێن نەخۆشیەکانی مێشک و دەمارن ئەوانی کە پزیشکشکانن ئەوانیش هەمان نەخۆشی دەستە لای ئەوانی چونکە ئەوە مشتەڕەکە با بڵێن هاو بەشە لە مابینمان باشە دکتۆر لەگەڵت بەردەوامە بین هەر لە بابەتێکی تەندروستی دەچینە دیاربەکر ماهەر یوکسەل پەیامبەری کوردستان 24 لەوێ لەگەڵ پزیشکێکدا باس لە پاراستنی تەندروستی دەم و ددان دەکات زانیاری زیاتر دەخاتەوە. بله سارا دنباش د مهن رمضان ده تندرستی مروان خالا هری گرینگ یا روژی گرتنه کسین که روژی دگرن دوی چاوا های جی تندرستی خواه بن دوار تندرستی دجی یک جی خالین گرینگ تندرستی دو درانانه کسین که روژی دگرن دنوا روژی ده گلک بخوارن و به آف دمینن و دوی وان زواد به دما کو فطار خواه وکن دوی های جی چه هبن چاوا تندرستی دو و درانین خواه بپارێزن دوی برنامه پاشی ویده عمل سر و مجاره بسکنن نها عمل نخوشخانه دو و درانانه یا دیاربکره لگل مجی ده بجشکک یا دو و درانان هبه دوی واری ده ده هشیارین تندرستی تماشاوان مرا پار و بکه هدی امی بر به جورا درمانکردنی بچن بله بجشکا مجی لوی داره نخواشک یاویجی هیا نخواش خواه درمان دکه مرحبا اشترم مرحبا سرچوام خیراتن زور سپاس قوت بشترم سلامه بله تو زانید مهن رمضان ده خلق کسین روژی دگرن به آو و به خارن دمینن دما کو فطار خواکن جبو تندرستی دو دران خواه دوی های جی چه بن تو جوارت کاری چی بیجی؟ سرع علاز بيجي متن بروف روش حمية دمينن برشي وبقاف تين دمينن جبر و چاوا دست خورنه بکن بلا هدی دست خورنه بکن هم جبر معده خوا هم جبر پدی خوا هم جبر درانه خوا بلا هدی بخون هدی جغینی و هنگا دست بیدکن خارن گرمه او خارنا گرم پدیوا بریندکن و دشاوتنه پدیا اشتن درستیا پدیا رو نباشه مش دران نباشه جبر و بلا خارنا نگرم نگلک سارجیش دران راجی نباشه بلا خارنا نسارم نگرم بخونه و جغینی و اشتن درستیا پدیاره هنگا مروف روجی دگیره روجی بحمین دوی دمینه زها هنگا دمینه زها ان بیجی اسیدیک کم اسیدیک دویدا چه دبه هنگا ولی چه دبه باکتری لذت دادن درانه مرو باکتری لذت دادن اف باکتری دبن سبب چه دبن درانه مرو کرمود کن پدیه مرو بریندکن پدیه مرو خوینشتینن مروف پشتی رمضان و روزا فرق دکنش خو وقتی پدیه وا خوینشتن هنگا فرچه دکن اجبار و بلا حاجی هبن
بله بکارانینا شکر چوایه؟ ها کاران نشکر مرو روزی دست پت کن پشتی خانه داره دست فطار و گوتی داتلی دخون نه تشتی شکر دخون لهنگا بخون دوی هاش دران خو هبن پشتی خانه جی هرم فرچب کن و تشتی گلک شکر دوی نخونه همش بدن واره نباشه همش دران واره نباشه جهد دران کرمودی که هک بخون جی جهد دوی دران خو فرچب بکن ولی ما بحث خورنو و خورنه کرد تشتیک دیجی ها گرین که یاد نقب فطار و پاشی وده فرچکرنا درانا دوی کسی که روزی دگرن دران خواهد چاوا و چه وقتی فرچب کن؟ باید ما گویی دفعه اینکه زهاد بی گلک زهاد بی مثلا بجی بروه از کارم چه بجیم تندرستی را ارا پاشی و فطار ده بلام بروف گلک آوه بخون آوه دوی خواردن آوه بخون دران خو فرچه بکن دکارم په آوه خویجی غرغریجی کارن چکن مثلا از بجیم روزه ان بیچو نورمال روزه ده ام دجا دران خفرچه دکی رمضان ده عینی تشتواله روزه دجا دران خفرچه بکن ام دکارن نیشا تماشاوانه امنا بکن مروز چاوا دران خواهد و فرچه بکن ام بیجی و فانتوم دران فانتوم مروف پشتی خورنه نیف ساعته پشتی خورنه نیف ساعته هر کم 2 دقیقه دوی دران خفرچه بکن دوی خواه نگلیک نه گلیک وکیجی نیوی دوی خواه وکی هر دو چنه خواه بیجی جدا بکه و فرچه سر پدی خواه 1-2 میلیمه دگیره و حتی سر دان خواه مرو وک ملکیسه مرو فرچه دکی وک ملکیسه مرو فرچه دکی هر پارسه که هر آل که دوی 8 جا فرچه بکن 1 2 3 4 5 6 7 8 هر وله بردوام دکن وقت کیه به های مثلا چند دقیقه دوی فرچه بکن؟ ها مگوت یا هر کم 2 دقیقه دوی فرچه بکن دوی نبند 2 دقیقه دوی کسین که دوی نبند 2 دقیقه دوی و اونگا فرچه بکن یا خارجی و آل مال داشت دویش بیر نکن جغای نیوی دوی هدی پدی خانه کم برین هدی فرچه بکن گلک هشک فرچه نکن جغای نیوی جی تندرستی دوی نه جدرانا پیوه یعنی جغای نیوی دوی زمان خواجی فرچه بکن دوی زمان خواجی فرچه بکن وک ملکیسه که چه باکتری دوی خود باوجنج دروه زور سپاس خوش امج نخواشا بجیشکا خارجید بیجن در باسی بیج برکو درمان دبه نکاره باخفنه ها بله سارا ام لدیار بکره لناونده کیا درمانگیرنا دو درانان بون بجیشکا دو درانان برز جنت آرسو درباره تندرستی دو درانان ده به طیبتی دمهن رمضان ده پیشنیاری انخواه تماشاوان مرا پار وکر دیسام سپاسیاوی دکن او ودگرن حولره مهری وسل لە دیاربەکر لەگەڵ زۆر سپاس دکتۆر مەهدی دەگەڕێمەوەلات سەبارەت بە خۆپاراستن لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم جومگە چ ڕێنمایەکی تایبەت هەیە بۆی کە تووشی نەبن کۆمەڵێک ڕێنماییمان هەیە با بڵێن عادەتەن ئەو ڕێنمایانە گشتین هەموو کەسێک دەبیت تەنها بۆ ئەوانە نییە کە تووشی ڕۆماتیزم دەبێت ئەوانەی کە تووشی ڕۆماتیزم بووینە ئەو ڕێنمایانە لە سەروان تونترە با بڵێن هەندێک شتی دیکە دیاریکراویش هەیە گرنگترین شت ستایلی ژیانیان پێویستە ئاگاداری بن کەمکردنەوەی چێش زۆر گرنگە طبعاً ئەمە لە زۆربەی زۆری نەخۆشیەکان ڕۆماتیزم طبعاً زۆر جار ئەو نەخۆشیانەی کە با بڵێن چێشیان زۆرە دەڵێم یەکەم شت دەرێت دکتۆر دەزانم ڕاوەستە دەزانم دەرێ وەزدت کەم کۆوە باشە ینی بوویتە شتێکی باشە ینی ناو خەڵکی ئەو هوشیاریە هەیە کە کەمترین ینی زۆرترین کاریگەری دروست دەکا ئەوەی کە چێشی لەشی زۆرە کەواتە ئەویش تەمان علاقەی بەچ هەیە بە وەرزشکردن و بە شێوازی خواردن و با بڵێن شێوازی ژیانی ڕۆژانەیە دووەم شت بەکارهێنانی جومگەکان بە شێوازێکی تەندروست جومگەکانمان چۆن بەکاربێنین زۆر جار بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە هەندێک ئامێری ڕۆژانە بەکاردنەوە ئامێرانەی کە با بڵێن ئەدەواتی ناوماڵە ینی مەسەڵەن بەرداغ شێوازی گرتنی بەرداغیان دەبی جیاوازبی لەگە خەڵکی ئاسایی با بڵێن ئەو بەرداغی کە دەستکەچی هەیە بۆوان مەترسی هەیە چونکە گوتمم باسمان کرد زۆربیان مشکلیان لە جومگەکانیان هەیە ئەو جومگانە قوتەشی زۆر دەکەوتە سەری ئەو هێزە ئەو پەستانە وا دەکات جومگەکان زووتر لاواز بن تووشی گرفت بن تووشی پێکان بن کەواتە دەبی
کاتێک بەرداغ بەکاردێنین بە شێوازی کشتی هەموو جمگەکەی بەکاربینن ئەمە تەنیا بۆوانی کە نەخۆش بۆ خەڵکی دیکەش ینی بۆ خەڵکی دیکەش وایە بەڵام بۆ ئەوان زیاتر ئەگەر دکتۆر باسی ئەوەش پێێن هەندێک جار ئافرەتان بە تایبەت کاری قورسەکەن لە ناو ماڵ بۆ نمونە هەڵگرتنی بۆتڵی غاز ئیتر ئەو کەلوپەلانی لە ناو ماڵ زۆر قورسە ئەمە کاریگەری لەسەر تەندروستی دروست بێگومان بە تایبەتی بە تایبەتی بۆ بڕێ پشت یعنی ئێستا زۆربەی ئەوەی کە دێتە لامان دێتە با بڵێن ڕاوێژکاریەکان یان لای خۆمان یەکەم سوال دەرێ وڵا دکتۆر ئیشەکەم کردی ینی یەک لەوانە بڵی غازی برن کردیە کومباری برن کردی بە تەڕی تەمان زۆربەی جار دەری لەوا دەکەی درێ وڵای ناتانم ئیشەکەی نەکەم هەردەیەکەم خۆ شێوازی هەڵگرتن هەیە ینی هەندێک شت هەیە خۆشەتی هەڵیگری شێوازە دروستەکە شێوازە دروستەکە پێشتیش باسم کرد کاتێک طبعا کە قورس بوو شێوازی تەندروستیش بەکاربینی کاریگەری هەر هەیە بەڵام کاریگەریەکەی کەمترە لەوەی کە خۆی قورسەوە توش قورسایەکی زیاتری بخێسەری کاتێک خۆت دەچەمێنیەوە ئەگەر ئەبەرداغەک ئەگەر قەلەمێک لەسەر زەوی بوو کاتێک خۆت دەچەمێنیەوە قورسایی لە سەرت قسایی لاشت بە شێوەی گشتی هەمووی دەکەوتە سەر با بڵێن بڕبڕەی خوارەوەی پشت با بڵێن مابینین 4 و 5 و 1 زۆرترین قورسایی دەکەوتە سەر ئەو شوێنە زۆر جار ئەگەر ئەو ماسوولکە ئەو شوێنانە بەخۆی لاوازبی و توش ئەو حرەکە غەڵەتی دەکەی ئەوە دەبتە هۆکارێکی زۆر بەسیط بۆ دروستبوونی ئەو خزینەی کە باسمان کرد ئەو ئینزلاقی باسمان کرد ئەی شێوازە دروستەکە شێوازە دروستەکەوەیە ئەژنۆت بەڵێ ئەژنۆت بچەمێنەوە پشتت بچەمێنەوە هەر ینی سوبحانە تەعالا پشتی ئینسانی دانایە بەس ئەگەر لۆ نوێژێ بچەمێەوە نابی لۆ کەس بچەمێەوە بەس ئەژنۆت بچەمێنەوە بە سەڵبڕندی شتەکەی بەرزکەوە طبعا ئەوە وا دەکا پشتت باشتر بی و گرفتت نەبێت چکە پشت بڕبڕی پشت بۆی نهاتیە شتی پێ هەڵگری باش ئەمە پەیوەندی بە توانای کەسەکەەوە نییە بۆ نمونە چ کارێکی قورسەکەیان چۆن کارێکی ئەنجامەیە چونکە لە کەسێک بۆ کەسێک جیاواز بێگومان ئەوەش هۆکارێک طبعا ئەوەی کە وەرزش دەکا با بڵێن ماسوولکانی بەهێزن بۆوانیش هەر خراپە ئەو حاڵەتە بەس دکتۆرەتوانی لێرە بۆمان بکەی چۆن بۆ نمونە پەرداخ قەڵەمێک لە عرز کەسێک چۆن هەڵی بگرێتەوە ئەگەر ئەو قەلەمەی جەنابەت ئەگەر لەسەر زەویبی ئەمە زۆر جار ئەگەر یەکەچی ئەتیاری بدێن قەلەمە گەوازە بەتەمان زۆر لای خۆمەوە دەکەین قەلەمەکەی فرە دەمزانام چۆنی هەڵدەگریەوە یەک سەر چ دەکە ئاوا خۆی دەچەمێنەوە شێوازە تەندروستەکەوەیە بەوەستان خۆت بچەمێنەوە بەس ئەژنۆت بچەمێنەوە نەک پشتت بە ئاسانی هەڵیگرە طبعا زۆر کەسێک لە خۆ مەسرەفی زۆرە ینی قورسە ئەوەیە با بڵێن ئەوە ئاسانترە ئالاسەس ڕێگاکە ئاسانترە پشتت بچەمێنیەوە ئەگەر کەسێک کێشی زۆر بەیان قەڵە و بێ شێوازی نوشتانەوە کە بۆی کاریگەری زیاترە بێت ئەبێکومان هەم قورسایی دەکەوت سەری یان ئێستا و قەلەمە قورسایی چەندە بە غرام ئەگە حسابێکێن 100 غرام ئەگەر ببی دەزانین لەسەر بڕبڕێش پشت چەند دەوەستی نزیک 20-25 کیلۆ زیاتر حساب کە 25 کیلۆ لەسەر پشتت دانەیە ئەوە ئەگەر 20 کیلۆبی بەخۆی دەبتە نزیک 100 کیلۆ لەسەر پشتت باشە دەست خۆش دکتۆر بینە سەر شێوازی چارەسەریەکان بۆ نمونە ئەو کەسانەی کە تووشی نەخۆشیەکە بوون یان پێویستیان بە چارەسەرە چ جۆرە چارەسەرێک بۆیان گونجاوە یان بەپی جۆری ئەو نەخۆشیە چۆن بۆیان دیارەکە بەخۆی بەپی وەکوت باست بە خۆت وەڵامەکەت یارمەتیدا بەپی جۆری نەخۆشیەکە دیاری دەکرێت شێوازی چارەسەریەکە طبعا بەس شێوەی گشتی زۆربەی نەخۆشیەکان ڕێنمایەکان پێش هەموو شتەکە ئەم جارە زۆر نەخۆشی هەیە بە نەخۆشیەکەی دەڵێن ئەو دەرمانانە سوودی لێ دەبینی بەڵام 6 تا 7 بە تایبەت ئەوانەی کە تووشی پێکان دەبن بە تایبەت ئەوانەی بڕبڕی پێش بە تایبەت ئەوانەی کە ڕۆماتیزمی درێژخایانیان نییە ئەوانە زۆربەی جاری تەنها بە با بڵێن ڕەچاوکردنی ڕێنمایەکان زۆربەی گرفتەکەیان چارەسەر دەبی ئەوانی دیکە طبعا ئەوەی درێژخایانە بێگومان هەندێک نەخۆشیمان هێوای درێژخایانە پێویستیان بە وەرگرتنی دەرمانیش دەبی طبعا وەرگرتنی دەرمانش بۆ کەمکردنەوەی هەوکردنە بۆ کەمکردنەوەی ئازارە بۆ کەمکردنەوەی ماکەکانی نەخۆشیەکەیە بۆی لە باڵێن مستەقبل لە داهاتوو تووشی گرفتی جمگەکان نەبی بۆی بەکاردێ طبعا ئەویش شێوازی زۆرمان هەیە لە بۆ جێبەجێکردنی باڵێن چارەسەریەکە ئەو کەسانەی دەرمانیان هەیە مانگی ڕەمەزانیان ڕۆژ و گرتن هیچ کاریگەریەک لەسەر شێوازی خواردنی خۆشبەختانە زۆربەی زۆری ئەو دەرمانانی بەکاردێنین لە بۆ نەخۆشیە ڕێژخایەنەکانی ڕۆماتیزم ڕۆژانەیان یەک جارە یان 2 جار بەکاردێ کەم دەرمانمان هەیە ڕۆژی 3 جار بەکاربێ بۆیە زۆر گرفتیان لە دروست نابی هەندێک دەرمان هەفتەی جارێکمان هەیە لە هەفتەی 1 جار وەری دەگری
زۆربەی زۆری درێژخانەکان ئەوەیە کە هەفتەی یەک جارە بەکاردێنین لە گرفتەی وایان بۆ دروست نابێت. باشە ئەی چارەسەری سروشتی ئەگەر باس لە شێوازەکانی بکەی یان بۆ کێ پێویستە یان چەند گرنگە ئەنجام بدرێت؟ طبعا چارەسەری فیزیایی یان سروشتی چونکە زۆر جار بەغەڵەتی بەکاردێت ناوەکەی ینی چونکە ئەسڵەکەی ئەوەیە چارەسەری فیزیاییە با بڵێن علاقی بە جومگە و بە جوولە و بە حرەکەی کەسەکەی هەیە ڕۆڵشی زۆر گرنگی هەیە خۆشبەختانە الحەمدلله ینی چەند ساڵی دوایی تا ئێستاش گرنگێکی زۆری پێدەدرێت و خەڵکیش هۆشیار بۆتەوە سەبارەت بەو بابەتەی چونکە پێشتر کە باسی علاج طبیعی دەکرا یەکسەر فکریان لەوە ئەوەی دەچوو شێلانە ئەوە شێلانە و تەواو خلاص وراوە کەیس علاق ڕاستە بەشێک لە شێلان علاقی بە علاج طبیعی بەڵام بەشەشی زۆر گچکەیە یعنی ئەگەر 100 حسابکەینەوەوانێ 105 هەتا 10 ئەو بابەتە بی الحەمدلله ئەو ساڵ یەکەم وەزبەی بەکەلۆرۆسیشمان لە کولێی خۆمان لە کۆلێژی خۆمان تەخەڕوج دەکەن طبعا دەرچووی قەدیممان هەیە ئەوانەی کە دەرچوو پەیمانگان ڕۆڵی چارەسەری سروشتی زۆر گرنگە وەکو چۆن ڕێنمایەکان گرنگە بۆ زۆربەی حاڵەتەکان چارەسەری سروشتیش بۆ زۆربەی نەخۆشیەکانی ڕۆماتیزم بە شێوەی گشتی زۆربەیان ئەگەر نەرم 100 زیاتری زۆر سوودی دەبینن چونکە چارەسەری سروشتی زۆر شێواز بەکاردێنین بەکارهێنانی کۆمەڵک ئامێرمان هەیە کە بەکاری دێنین ئامێری گەرمیە ساردیە ئەمێری کارەباییمان هەیە ئەمێری لێزەریمان هەیە بۆ ئەو حاڵەتانە بەکاردێ لەگەڵ پێدانی کۆمەڵک لە ڕاهێنان وەرزش بۆ ئەو کەسێک کە باڵێن دووچاری هەر گرفتێک بووە یان پێشگیریکردن لە هەر مەترسیەک احتیمالە تووشی بی. هیچ چارەسەرێکی سروشتی هەیە کە زیان بگەینێ بە کەسەکە؟ طبعا ئەگەر حاڵەتمان هەیە مەسەرەن ئەوەی نەخۆشێک با بڵێن گرفتە چی با بڵێ بۆ نمونە ئەوەی هەبی با بڵێن شێرپەنجەی هەبی هەندێک ئامێر هەیە کە لە چارەسەری سروشتی بەکاردێ ناوێ بەکاربین بۆی بەکاربێنین هەندێک ئامێر کۆمەڵک مەمنوعاتمان هەیە ئەو حاڵەتانی هەبوو نابی بۆی بەکاربێنین ینی پێش هەموو شتێک دەبی هەڵسەنگان نەچی وردی بۆ نەخۆشەکەی بکەین ئەوجا چارەسەری سروشتی من لەسەر هەموو پرسیارێ پێم خۆشە ئەو قسانەی کە لە ناو خەڵکیانە و شێوازان لە ناو خەڵک باوە لێت بپرسم بۆی خەڵک بزانێت شێوازە دروستەکە کامەیە هەندێک جار ئازاری پشت یان لە بڕبڕی پشت دروستە بێت ئەڵێن گەرمی بۆ بەکاربێنێ یان بۆ نەدانانی گەرمی لەسەری کە لە ناو خەڵک وا باوە ڕەنگە بەکاری بێنێ و چاکیش ببێ ئازارەکەی بەڵام بەر لەوەی وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە دەچینە سلێمانی لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی شەوان ئێشکگر هەیە و کارمەندان لەوێن خزمەتی ئەو نەخۆشانە دەکەن کە دەچنە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی ئارام بەختیار پەیامنێرمان لە سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمانە ئارامم کاتت باش پێمان بڵێ کارمەندانی نەخۆشخانەی فریاکەوتن لە سلێمانی چۆن پێشوازی لەو نەخۆشخانە دەکەن تا دێنە ئەوێ و چۆن کارەکانی خۆیان بەتایبەت لە مانگی ڕەمەزان ڕێکخستووە. بەڵێ سارا من لە نەخۆشخانەی ئیمەرجەنسیم لە شاری سلێمانی ئەنی ئەمیش هاوشەوەی نەخۆشخانەی فریاکەوتن و زۆربەی نەخۆشخانەکانی دیکە لە شاری سلێمانی ئەمانیش ئێشکگری دەکەن و شەوانی ڕەمەزان و پاشیفکردن بەڕێ دەکەن ئێمە پێمان خۆش بوو ئەمڕۆ لە نزیکەوە لەگەڵ کارمەندانی نەخۆشخانەی ئیمەرجەنسی لە شاری سلێمانی قسە بکەین بزانین ئەوان شەوانی ڕەمەزان و پاشیفکردن چۆن بەڕێ دەکەن هاوکات لەگەڵ ئەوەشدا لە کارکردن و دەوامکردنی خۆیان بەردەوام دەبن ئێستا کاتی پاشیفکردنە وەکو دەبینن کارمەندان خەریکی پاشیفکردن من دەمەوێت لەگەڵ خۆیان قسە بکەم دەچمە لای یەکێک لە کارمەندەکان بڵێ سڵاوتان لێ بێت ئەگەر پێمان بڵێن لە مانگی ڕەمەزان ئێوە وەک کارمەندانی نەخۆشخانەی ئیمەرجەنسی لە شاری سلێمانی ڕەمەزان چۆن بەڕێ دەکەن و پاشیفکردن و کارکردن لە مانگی ڕەمەزان چۆن بەڕێوە دەچێت. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ بەسەرکردنەوەکەمان ڕەمەزان پیرۆز لە هەموو لای ئینشەڵڵا تەکید وەکو هەموو ڕۆژەکانی تری کارکردنمان لە خەستخانەکە هەر بە هەمان گوڕ و بە هەمان تینەوە کارەکەین و نەخۆش کە دێت بە هەمان جۆری پێش و چۆن چارەسەر کراوە بە هەمان جۆر چارەسەرەکرێ و بە هیمەتی ئەم هەموو کارمەندە ئێشگرانم. باش ینی ڕەمەزان کاری نەکردوێتە سەرەوە ئەرکەکانتانی هەندێک قورستر نەکردوێتەوە؟
تأکید بەشی خۆی بارگرانی دروستەکە بەس لەبەر و ئێمە ڕاهاتون و ئەو کە لەم خەستخانە کارەکات هەر هەمووی ئەوەنە ممارسە لە ئیشەکە بەو دەرەجەیە تەسیر ناکات لە ئیشکردنمان. زۆر سپاس. دەمەوێت لەگەڵ بەشێکی دیکە لە کارمەندەکان قسە بکەم بەڵێ سلااوتان لێبێت پێمان بڵێن ینی ئێوە ئەرکەکانتان لە ڕەمەزانان چۆن ڕائەسپێرن؟ پێشەکی بە خێراتنتانەکەین بۆ کەناڵەکەتان کە ئێمەتان بەسێکردەوە ئێمە هەروەکو ڕۆژانی ئاسایی و کاتی ئاسایی داواممان چۆن بووە ئێستاشە لە کاتی ڕەمەزانە داوامان بە شێوەیەکی ئاسایی و هەروەکو کاتی تر بەڕێوە دەچێت. زۆر زۆر سپاس. بەڵە سارانی وەکو دەبینی ئێستا ئەو کارمەندانی کە لێرە ئەنی ئەم شەو خەفەرن خەریکی پاشیفکردن من هەندێک لە خانمانی ئەشکریش لێرن دەمەوێت لەگەڵ ئەوان قسە بکەم بەڵێ سلااوتان لێبێت ئێوە وەکو خانمانی شگر لە نەخۆشخانی مێرجەنسی ینی شەوانی ڕەمەزان و پاشیفکردن لە مانگی ڕەمەزان چۆن بەڕێ دەکەن هەروەها ینی کارکردنتان چۆنە بە شوێکی گشتیەگەر بۆمان باس بکەن. وڵا کارکردنمان بەخێر بن سەر چاوێکم جاری تر کارکردنمان هەروەکو کاتەکانی ترە تر هەروەکو ئەوی کە لە ماڵەوەی هەڵستی پارشێوەکەین لێرە شووی تر هەروەکو کاتەکانی ترە. دەستان خۆش زۆر سپاس. سارا ینی نەخۆشخانەی ئیمەرجەنسی لە شاری سلێمانی یەکێکە لەو نەخۆشخانانی کە زۆر جار بەبێ بەرامبەر چارەسەر بۆ ئەو نەخۆشیانە دەکات ئەو هاوڵاتیانە دەکات کە تووشی حاڵەتی سوتاوی دەبن و بە پەرلە دەگوازرێنەوە بۆ ئێرە ینی تا ئەو پلەی کە چارەسەری تەواو وەردەگرن و ینی بە بەردەوامی کراوەیە و ینی لە مانگی ڕەمەزانیش وەکو ئێستا بینیتان کارمەندەکانیان لەگەڵ ئەوەی ئەرکەکانی خۆیان ڕادەسپێرن و ینی دەوامی خۆیان دەکەن ئەرکە ئاینەکەش کە لەسەر شانیانە ئەویش ڕادەسپێرن و ئێستا پاشیف دەکەن و لە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو دەبن. بەڵێ ئارام سپاس بۆ تۆ لە سلێمانی لەگەڵمان بووی بەڕاستی کارمەندانی نەخۆشخانەکان ئێشک گران بەگشتی هێزە ئەمنیەکان ئەوانەی لە شەودا لە کار دەمێننەوە لەبەر خەڵک جێگەی دەستخۆشی و سپاسە بۆ هەمویان. دکتۆر دەگەڕێ مۆلات پرسیاری ئەوم کرد هەندێک جار چەند جۆرێکی گەرمی بەکارهێنێ بۆ شوێنەی کە ئازاری تێدایە مەبەستی چارەسەر ئایا ئەم شێوازانە دروستە و ئاماژە بەوانە بکەی چی؟ بڵێ بە شێوەیەکی گشتی دروستە بەڵام هەندێک حاڵەت هەیە ناوێ بەکاربێ. مثلا ئەگەر با بڵێن لە کاتی پێکان مثلا زۆر جار یەکەک دەکەوی با بڵێن گۆزینجی چۆچی هەر شوێنەچی دەسوڕێ تووشی ئاوسانێک دەبیت حاڵەتی وە گەرمی باش نییە ئەسڵەن ئەو کاتی دەبی ساردی دابنێ لە باتی گەرمی. بۆی بینەران بزان لەو گەرمیانە هەندێک جار لە کوردەواری خۆمان ناوەکەی جەوەنەیە و ئاوی گەرمیتیان ئەو جۆرە لەزگەی بەکارهێنرێت. بەکاردێ ئاسایی دەتوانم زۆر زە بەخۆشمان بە نەخۆشەکەی دەڵێن خاستن بڕبڕی پشت و خوارەوەی بڕبڕی پشتەوە شوێنانە کاتیان شان و مل با بڵێن تووشێ و حاڵەتان دەبی دەتوانی بەکاری بینی ئاوی گەرمی تێدەکە بەس ئاوی گەرمانەوە نیە بچی ئاوەی زۆر گەرم لە دوایە سووتانی بێت سەرێنە ئاوەی شرەتێن ینی سارد نەبی بەرەو گەرمی بڕوا زیاتر هەندێک لەزگەمان هەیە با بڵێن ئەوەی پێ دەڵێن مەزلەمەی پێ دەڵێن شتە چوای پێ دەڵێن بەکاردێ هەندێک با بڵێن جێڵمان هەیە کوردەواری پێ دەڵێن فیکس با بڵێن لە مادەی ویکس ئالاسەز با خۆی هەندێک شتێدا هەندێک مادەی وایە هەندێک مادەمان هەیە ساردی دەدا هەندێک مادەمانی گەرمی دەدا کاتێک ئەو مەسحی لەسەر پێستەدا دەنی هەندێکیان گەرم دەکات کە فەکتێکەکەی وایە لەگەر پێستە با بڵێن کارلێک دەکات و گەرمی زیاد دەکات ئەوانش کاری گەرمی خراپ نین ئەمانە دەتوانی بە شێوەیەکی بەس تەمەن چونکە مادەشی کیمیاویە احتیمالی با بڵێن سووربوونەوە و حساسیت وانە دروستکە وا باشترە یەکەم جار با بڵێن بەڕێنمای پزیشک بی بەکاری بینی بەڵام ئەگەر بەکاری ناجارشی دیکە بێ بڕێنمای پزیشکی بەکارینە ئاساییە بەڵام وەکوتمان هەندێک حاڵەت هەیە دەبی ئەگەدار بین. باشە چەند پرسیارێکمێ بە کورتی وەڵام بیتەوە لەبەر کاتەکە دکتۆر هەر باسی فکسیان وکست کرد خەڵک بەکارێنێن جار بۆ شێلان مەساجکردن ئایا ئەوە ڕاستە؟ دەکرێت دەتوانانی خۆی زەید بەکاردێ ئەو بەکاردێ دەتوانانی بەکار بەڵام وەکوت ئەوەش گرنگە مەساج ینی دەبی کەسەکە کەسە شارەزابی ماسوکەکان بزانی ئاراستەی ماسوکە بۆ کام لایە ئامانز لە مەساجەکە چییە ئامانز لە واتە شوێنەی ئینزیلاقیان فەقەراتیان با بڵێن ڕۆماتیزمەوە بە شێلان ئەگەر دەستکاری بکرێت ئاسایی زار زۆر خراپیشە نەک باشە لۆیە دەبی بەڕێن مایبی باشترە بەڕێن مای چارە سەرکارەی با بڵێن فیزیایی یان بەڕێن مای پزیشکی با بڵێن سپۆر و تایبەتمەند بەکاربیینی باشترە تەوان بێگومان.
باشێکێکی دیکە لەو چارەسەرانی کە لە ناو خەڵک باوە مەلەوانگەکانە ئایا مە شێوازە دروستەکەی چۆنە؟ بڵێ طبعا بە کەسێک بۆ کەسێک جیاوازە لە حاڵەتێک بۆ حاڵەتێک جیاوازە بەڵام بە شێوازێکی گشتی مەلەکردن یان با بڵین ئەو وەرزشانی ناو ئاو دەکرێن زۆر زۆر بەسوودن بۆ کەسەکان مەگەر کەسەکە گرفتی هەندە گرفتی تەندروستی هەیە نەیبیتن ئەگەر نە بە شێوەی گشتی زۆر سوودی واتە باشترە هەمووی لەژێر ڕێنمایی پزیشکی بێگومان دکتۆر مەهدی خالد قادر پسپۆڕی ڕۆماتیزم و نەخۆشیەکانی جومگە زۆر سپاس بۆ ئامادەبوون دەست خۆش بۆ ڕێنماییەکانت دکتۆر پاشیفمان پێشکەشکردن بۆ هیوای کە جێگای سوودی ئەوە ببێت تاوەکو سبینەوە لە پرۆگرامێکی نوێدەی نەوەڵاتان هەر شاد بن خواتان دەست خۆش